خۆشەویستان سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ڕووماڵ لەگەڵتان بەردەوامین ئەم شەویش بەردەوامین لەگەڵتانە و کۆمەڵەیەک میوانمان هەیە بادین حەسەن نووسەر و ڕۆژنامە نور ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی NRT میوانە هەروەها پەیامنێرمان هێمن محمود لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە کە میوانێکی هەیە ئەویش شێرزاد ێزدی وتەبێژی ئەنجومەنی گەلی خۆراوای کوردستان هەروەها ڤەگێر عەبدوڵڵا خوێندکاری ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە دهۆکەوە لەگەڵمانایە هەروەها عەبدوڵڵا وەرتی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆ و شرۆڤەی زیاتر و قسەکردن لەسەر دوایین گۆڕانکاریەکان و هەروەها چوونی گەنجان بۆ نێو چەکدارانی داعش و گفتوگۆی زیاتر و شیکردنەوە لەسەر داعش و نوێترین ڕووداوانەی کە ڕوەدەن. خۆشەویستان سەرەتا دەچینە لای هەواڵەکان وتەبێژی پۆلیسی گەرمیان ڕایگەیان بە تۆمەتی پەیوەندیکردن لەگەڵ چەکدارانی داعش دوو کارمەندی پۆلیسی گەرمیان و هاوڵاتیەک دەستگیرکراون. سەربەرز عومار و وتەبێژی پۆلیسی گەرمیان ڕایگەیان هێزەکانیان دوو کارمەندی پۆلیسیان دەستبەسەر کردووە کە لەسەر میلاکی بەڕێوەبەرایەتیەکان کارمەندن هاوکات بە بڕیاری دادوەر باوکی یەکێک لەو دوو کارمەندە کە بەپێی مادەی 4 تیرۆ داواکراو بووە ئەویش دەستگیر کراوە ڕاشی گەیان دوو پۆلیسەکە گومانیان لەسەر بووە کە پەیوەندیان لەگەڵ چەکدارانی داعش دەبێ و بۆیە دەستبەسەر کراون بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکیان بەسەردا ساغ نەبووەتەوە. وتەبێژی پۆلیسی گەرمیان ئاماژەی بۆش کرد ئەو دوو کارمەندی بەڕێوەبەرایەتیەکان پێشتر میلاکەکە لەسەر بنکەی پۆلیسی ناحەی جەلەولا بووە بەڵام دوای داخستی بنکەکە گواستراونەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان بەڵام ئاماژەی بۆ نەکردووە ئەو سێ کەسەی دەستگیر کراون عەرەبن یان کورد یان بەڕەچەڵاک کوێی. لە سەرەتای مانگەوە ئاسایشی شارە زۆر ژمارەی گەنجی بە تۆمەتیەوەی ویستویانە بستنە ڕیزەکانی داعشەوە دەستگیر کردووە و زۆر بەشیان دانیشتووی هەڵەبجە و شارە زورن. دەستگیرکراوەکانی تەمەنیان کەمترە لە 20 ساڵ و یەکێک لە دەستگیرکراوەکانیش مامۆستایە. خوای پەروەردگار کۆمەڵانێک هەڵدەبژێرێکە گیان و ڕۆحی خۆیان ئەفرۆشن بە خوای پەروەردگار لە پێناوی ڕەزامەندی خوای پەروەردگار و بەدەستهێنانی بەهەشتا. هەرچەندە سەرەتای سەرهەڵدانی ناڕەزایەتیەکانی ناوخۆی سووریا دژی ڕژێمی بەشار ئەسەد دەگەڕێتەوە بۆ ناوڕاستی مانگی ئازاری ساڵی 2011 بەڵام چوونی گەنجانی هەرێمی کوردستان بۆ سووریا بە ناوی جیهاتەوە دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی هێزی ئۆپۆزیسیۆنی سووریا لە سوپای ئازادەوە کەوتە دەست گروپە ئێستامیە چەکدارەکان لە سەرەتاکانی ساڵی 2012 وردە وردە لەو کاتەشەوە گروپە چەکدارە ئێستامیەکان چالاکیەکانیان فراوانتر کردو بوونە هێزێکی چەکداری گەورەی نێو گۆڕەپانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە بەرامبەریشدا هێزەکانی سوپای ئازاد ڕوویان لە لاوازبوون کرد. لەگەڵ فراوانبوونی چالاکیەکانی گروپە ئێستامیە چەکدارەکان گەنجانی چەند وڵاتێک بە تایبەتیش ئەفغانستان و پاکستان و بەشێک لە وڵاتانی عەرەبی و تەنانەت لە وڵاتانی ئەوروپاشەوە گەنجان پەیوەندیان بە گروپە ئێستامیە چەکدارەکانەوە کرد. بەرەی نووسڕەش کە ڕێکخراوێکی ئیسلامی چەکدار بوون لە سووریا شەڕی ڕژێمی بەشار ئەسەد و کوردەکانی خۆراوای کوردستان و تەنانەت سوپای سووریای ئازادیشیان دەکرد ژمارەیەک گەنجی هەرێمیش چوو بوونە ڕێزەکانی ئەو ڕێکخراوە. دواتر و لە 9 ساڵی 2013 لە تۆمارێکی دەنگیدا ئەبوو بەکر بەغدادی بە یەکگرتنی بەرەی نووسڕە و دەوڵەتی ئیسلامی عێراق دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعشی ڕاگەیان بەوەش گەنجە کوردەکان کە لە ڕێزەکانی بەرەی نووسڕەدا شەڕیان دەکرد بوون بە بەشێک لە ڕێکخراوی داعش. سەرەتا سەرجەم چالاکیەکانی ڕێکخراوی داعش لە سووریا ئەنجام دەدرا بەڵام وردە وردە چالاکیەکانی داعش فراوانتر بوو لە بەشێکی زۆری شارەکانی عێراقیش لە ڕێگەی کردەوەی خۆکوژیەوە چالاکیان ئەنجام دەدا. لەگەڵ فراوانبوونی چالاکیەکانی ئەو ڕێکخراوەش گەنجانی هەرێمی کوردستان بە ناوی جیهادەوە پەیوەندیان بەو ڕێکخراوەوە دەکرد. دواتریش وەزارەتی ناوخۆی هەرێم ڕێنمایی دەرکرد بۆ دەستگیرکردنی هەر کەسێک کە هانی گەنجام داد بۆ چوونە سووریا. وەزارەتی ئەوقافی هەرێمیش ڕایگەیاند هەر مامۆستایەکی ئاینی هانی گەنجام بدات بۆ پەیوەندیکردن بە ڕیزی گروپە ئێستامیە چەکدارەکان و تۆمەتەکەی بەسەردا ساغ بێتەوە لێپێچینەوەی توندی لەگەڵدا دەکرێت. بەڵام لەگەڵ ڕووداوەکانی دەی حوزەیرانی شاری موسڵ و کۆنتڕۆڵکردنی ئەو شارە لەلایەن ڕێکخراوی داعشەوە بەشێک لە گەنجانی هەرێم بەردەوام بوون لە پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی داعشەوە. تەنانەت لەگەڵ هاتنەکایی شەڕی نێوانێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشیش گەنجانی هەرێم بەردەوام بوون لە پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی ئەو ڕێکخراوە. ئەو گەنجانەشی کە لە هەرێمی کوردستانەوە پەیوەندیان بە ڕیزەکانی داعشەوە کردووە
بەشێکی زۆریان دانیشتووی ناوچەی هەڵەبجە و شارە زورن. بە پێی ئامارەکانیش تاوەکو ئێستا نزیکەی 10 گەنجی هەڵەبجە لە نێو ڕێکخراوی داعش کوژراون. لە سەرەتای ئەم مانگەشدا ئاسایشی شارە زور ژمارەیەک گەنجی بە تۆمەتی ئەوەی ویستویانە بچنە ڕیزەکانی داعشەوە دەستگیر کرد و بە پێی زانیاریەکانیش ئەو گەنجانە گواستراونەتەوە بۆ ئاسایشی سلێمانی. بە پێی زانیاریەکانی NRT ئەو گەنجانەی ویستویانە پەیوەندی بە داعشەوە بکەن دانیشتووی هەڵەبجە و شارە زورن و تەمەنیان لە خوار 20 ساڵەوەیە و هەروەها مامۆستایەکیش لە نێو دەستگیر کراوەکاندا بوو. هونەر ئەحسان، NRT. قایمقامی قەزای شنگال ئاشکرای کرد هێزێکی تایبەت بە ئێزدیەکانی شنگال دروست دەکرێت بۆ شەڕکردن لەگەڵ چەکدارانی داعش و ئازادکردنی و قەزایە. لە ئێستاشدا و هێزە لە یەکێک لە سەربازگەکانی دۆگ مەشق و ڕاهێنان دەکەن. لامیانی بەشداریکردنی لە بەرنامەی دیوی دووەمی هەواڵ NRTدا مەیسەر حاجی قایمقامی شنگال ئامادەی خۆشی پیشاندا بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوە لەگەڵیدا. هۆکاری کشانەوەی هێزەکانی پێشمەرگەشی لە شنگال گەڕاندەوە بۆەوەی کە پێشمەرگە چەکی قورسی پێنەبوو بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. بس بيجمعتا ولا ما دباشيه دبون بس تشكي الشنغالي نلي دوي مستوى يبون ونها وجيل ازدا خوازي چند خورتي معلومات كم وجنجت شنغال كونها نافات تومارت كن التجنيد دوكي هاتشي بفيتشا او دو وجبه هينا هر وجبه كي حفصت نفره وجبه بري هندك جي حتى التحاق بوينا بس او اندفاع الباقين جد ما واند في راستخوتشن شنغالي هندك ما راستخوتشن وكا مقوتتا كامبا الاتروشيا فكريا كاستقبالا وان بكا بو تدريب وباراتيكا وان بەڵێ بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەم شەو لەگەڵتانە بین بۆ تاوتوێکردن و شڕۆڤەی زیاتر لە سەردۆخی ئێستا هەرێمی کوردستان هەروەها بۆ گفتوگۆی زیاتر لەسەر چوونی گەنجانی هەرێمی کوردستان بۆ بەرەکانی شەڕ لەگەڵ چەکدارانی داعش چوونە ناو گروپی چەکدارانی داعش هەروە بۆ نوێترین زانیاریەکان لەسەر دۆخی ئاوارەکانی شنگال و هەروەها و هێزی کە پێک دێنرێ بۆ پاراستن و ڕزگارکردنی شنگال لەلایەن ئێزدیەکان خۆیانەوە کە وا بڕیارە و هێزە دروست بکرێ و قایمقامی شنگال ئاماژەی پێکرد و وەک دەوترێ لە ئێستادا لە دهۆک ڕاهێنانیان پێ دەکرێت. ئێستا ڕاستەوخۆ پامنێرمان هێمر مەحموود لە شاری سێمانی و لەگەڵمانە هەروەها عەبدوڵاوەرتی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵماندا هەروەها بادین حەسەن ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لە ستۆدیۆ NRT میوانمان هەروەها ڤەجێر عەبدوڵڵا خوێندکاری ماستەرە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی دوهۆک لەگەڵماندایە. سەرتا دەچمە لای پامنێرمان هێمن مەحموود لە شاری سلێمانی. هێمن سڵاو لێبێ و شەو باش دەمەوێت لە میوانەکەت لە شێرزاد SD وتەبێژی ئەنجومەنی گەلی خۆراوی کوردستان پرسیاری ئەوە بکەیت بۆچی تا ئێستا نەتوانرا بە تەواوەتی ناوچەی شنگال ڕزگار بکرێت و وەک بینیمان قایمقامی شنگال ئاماژی بۆ کرد کە هێزێک لە وڵاتە ئێزدیەکانی شنگال دروست دەکرێت کە لە ئێستادا لە دۆک مەشق و ڕاهێنانە پێ دەکرێت بۆەوەی کە ڕوبەڕووی چەکدارانی داعش بنەوە بتوانن ناوچەی شنگال ڕزگارکە نوێترین زانیاری لەو بارەوە ئایا ئەمان ئاگاداری ئەوەن واروها دەمێ پرسیاری ئەوە بکەیت ئایا تا ئێستا هیچ ئاوارەیەک ماوە لە چیای شنگال تا ئێستا ڕزگار نەکرابێت و لێ بن؟ بەڵێ دیاری وەک تۆ باست کرد من ئێستا شێزاد ئێزدی وتەبێژی ئەنجومەنی گەلی ڕۆژاوا میوانما ئەو دوو پرسیاری تۆ چەندین پرسیاری تریش سەربار دەکەین و لە میوانەکەمی دەکەین. سەرەتا ئەمەوەی لێ بپرسم کاک شێزاد ئەگەر بێتە نزیک من ئێستا لە سنووری هەرێمی کوردستان یەکینەکانی پاراستنی گەل هێزەکانی پاراستنی گەل یەپەکە و ئەوانە لەکوێ هەرێمی کوردستانە هەنیانی لە شوێنێکی کراون بە دیاری کراوی بەخێر بن لە پێشەکی یەکینەکانی پاراستنی گەل لە یەکەم ڕۆژ کە ئەو داگیرکردنی شنگال ڕوویدا پێش چەند هەفتەیەک یەکینەکانی پاراستنی گەل دوای چۆلکردنەوەی شنگال لەلایەن هێزی پێشمەرگەی کە لەوێ نیشتەجێ بوون وەکو ئەرکێکی نیشتیمانی و مرۆڤ دۆستانی یەکسەر بە ئەرکی خۆی هەڵەسا ئەرکێکی نەتەوی هیچ منەتەکتیان نییە. یەکینەکانی پاراستنی گەل پێشترش ڕاگەیاند بوو پێش کە یعنی پەلەماری شنگال و باشووری کوردستان ببە لە لای گروپی تەروریستی داعش کاتی کە داعش هاتووە داخلی مووسڵ بوو مووسڵ و ئەو ناوچانی عەرەبی سونەی داگیر کرد. یەکینەکانی پاراستنی گەل ئیدارەی زاتی خۆسەری دیموکراتی لە ڕۆژاوای کوردستان بە ڕاشکاوانە بە هەلوێستی فەرمی بە بەیاننامەی فەرمی داوای لە هەرێمی کوردستان کرد لە حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم
کە ئەبێ ئێمە یارمەتی یەکتر بکن لەبەر ئێمە یەک جەبهە ئێستا داعش شەری کورد ئەکە لە عەفرین تا خانەقین یەک جەبهەی یەک دوژمنە ئەبێ ئێمەش یەکریزی خۆمان بچەسپێنن بەڵام بەداخەوە ئەو شتە ڕووی نەدا ئێمەش پاش کە پێشترش دامەزانی کە شنگال بە تایبەت وەکو ئەو ڕەمزیەتی خۆی هەیە وەکو شارێکی کوردستانی لە مێژووی کووردا مەسلەی ئاینی ئێزیدی دەمانزانی کە داعش مەترسیکی جددی و ڕاستەخۆی لەسەر گەلی ئێمەی گەلی کورد لە شنگال و لە ناوچەی ترش یعنی ئێمە تەنها داعش ئێستا شەری کوردی ئێزدی ناکرد داعش ئێستا مەترسیکی جددیە لەسەر هەموو کوردستان لەسەر ئەزمموی دیموکراتی چ لە ڕۆژاوای کورسان چ لە باشووری کورسان یەکینەکانی پاراستنی گەل لە یەکەم ڕۆژە مداخلەیان کرد توانیان کۆریدۆرێک دروستکن کە بەدەیان هزار زیاتر لە 100,000 خەلکی کوردی شنگال بردیان بۆ ڕۆژئاوا ئێستا کامپی نەورۆز لە ڕۆژاوای کورسان بەدەیان هزار خەلکی خۆمان خەلکی شنگال تایە یەکینەکانی پاراستنی گەل لە تلکۆچەر و ڕەبیعە تا ناوچەکانی شنگال شان بەشانی هێزی گەریلای هەپەگە و یەکینەکانی بەرخەدانی شنگال کە تازە دروست بووە بە پشگیری یەکینەکانی پاراستنی گەل خۆشبەختانە ئێستا بەرخەدانێکی قارەمانانە لە دژی توریستەکانی داعش لە شنگال و ناوچەکانی شنگال بەردەوامە و بە تاکیدەوە بە دڵنیاییەوە شنگال ڕزگار ئەکرێت بە زووترین کات. ئەوی باست کرد و هێزە تازە ئەمەوێت زانانی زیاتر بیتی لەسەرەوە چونکە ئەم هێزە نوێی کە تۆ باسیەکەی چینەکانی پاراستنی گەل و هەپەکە و یەپەکە ئەمان دیاریەکان لە ئێستاشە قایمخامی شنگال ڕایگەیان کە هێزێکی نوێ دروست دەکرێت بۆ ڕزگارکردنی شنگال ئەمانە تا چەند ڕەبتیان پێکەوە. ینی یەکینەکانی بەرخەدانی شنگال ئەوە ماوەیە کە دامەزرا دوای داگیرکردنی شنگال و ئەو جینۆسایدی کەرودا لەسەر دەستی داعش کە بەڕاستی شنگال ینی حەلەبچەی سەدەی 21 شنگال حملاتی ئەنفال جارێکی تر لە دوای 25 سال زیاتر لە 1970 ئێستا جارێکی تر کورد تووشی ئەنفال و جینۆساید و قەتل و عامە بی ینی ئێمە بە چاوەکی بچووک سەری ئەم کارەساتی کە لە شنگال ڕوودا شنگال نیشانەی هەموو پەرچەکانی کوردستانە ئێستا یەکینەکانی پاراستنی گەل بە یارمەتی و پشگیری یەکینەکانی بەرخەدانی یەکینەکانی پاراستنی گەل ینی هەوڵدا بۆ یارمەتی و دامەزراندنی یەکینەکانی بەرخەدانی شنگال کە یەکینەکانی بەرخەدانی شنگال پێک دێ لە کچ و گەنجی خەلکی کوردی ئێزدی خەلکی شنگال ئێستاش ینی بەسەدان تقریبا وابزانم وردەکاری باش بەردەستم نییە بەڵام هێزێکی وردە گەورە ئەبێ بەسەدان گەنجی شنگال ئەچم بۆ بەرگری و بەرخەدان لە شنگال شتی باش ینی لە سەروی ئەو هەموو ئازار و ئێش و کە بە 100,000 خەلکی ئێمە ئاوارە بوون و دەربەدەر بوون بە هەزاران خەلکی ئێمە کوشتن لە شنگال ژنی کورد ڕەفاندن بەسەدان ئێستا لە هەر چوار پەرچەی کوردستان شەروان هەنن لە ناو چ لە ناو ڕەفی یەپەگە چ لە ناو هێزی هەپەگە ینی پێش دوسێ ڕۆژ یەپەگە شەهیدەکانی بەرخەدانی شنگال کە لە چواردەی ئەم مانگە شەهید بوون لە ناوچەی سنوونوی سەر بە شنگال گەنجێکی شەقلاوە هەیە بەسەر هەولێر لە ناو یەکینەکانی پاراستنی گەل شەهید بووە گەنجی باکوور هەنن گەنجی ڕۆژئاوا ئەمە نیشانەی ئەو هێزەی جیاواز کە تۆ ئەوەی یەپەگەوانە دروستیەکەن جیاواز لەمە ئەو هێزەی کێسا لە شنگال دروستەکرێت کە بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستانە پێ دوایان هێزە ئەتوانێت شنگال ڕزگار کاتویان پێویستیان بە هاوکاری یەکینەکانی پاراستنی گەل و هێزەکانی پاراستنی گەلی شێو کات ینی ئێمە ناڵێن کە یەکینەکانی پاراستنی گەل دروست کردو هەرچەندە منیش وتەبێژی یەکینەکانی پاراستنی گەل نیم بەڵام یارمەتیان داوە لەبەر تەنها هێزەی کەلەوێ بوو لە یەکەم سادە یەکینەکانی پاراستنی گەل بوو دواتر هێزی گەریلاش هات مجموعەیەک هێزی پێشمەرگەش بە تایبەت بەسەر یەکیتی نیشتمانی کوردستان هاتوون ینی ئێمە ینی باسی هێزی کوردستانی ئەکەم بەگشتی ئێستاش وابزانم لە شنگالش هێزەکەی بە ناوی هێزی کوردستانی هاوبەش بۆ بەرخەدان لە شنگال بریتین لە یەپەگە و هەپەگە و یەکینەکانی بەرخەدانی شنگال ینی هەلومەرجە کرد دوژمنمان یەک دوژمنە کاتی خۆیە کە ئێمەش وەکو کورد یەکرێزی خۆی بچەسپین ئێستا لە هەر چوار پەرچەی کوردستان گەنج هەیە بەشدارە بن لە بەرگری و بەرخەدان لە دژی داعش یەک جەنگی یەک شەڕی یەک دوژمنە لە عەفرینەوە تا خانەقین ئەبێ ئێمە یەکرێزی خۆمان بچەسپێنن بە زووترین کات
سپاس شێزاد ئێزدی بەڵێ دیاری ئەوەی کاتۆ کە بینەرانی جوتانی بوو وتەکانی شێزاد ئێزدی وتەپێشی ئەنجومەنی گەلی ڕۆژاوا کە بە خۆی بەوردی باسی لە ئەو هێزانە کرد کە لە ڕۆژاوای کوردستان کە لە باکووری کوردستان هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ بەرگریکردن لەو ناوچانە بە تایبەتی شەنگال و دەوروبەری کە ئەم باسی لە دروستبوونی هێزی هاوبەشش کرد لەو ناوچەیە من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ ئەگە پرسیارێک هەبێ ئامادەم. بەڵێ من سوپاس بۆ زانێرەکان و سوپاس بۆ میوانەکەت لەگەڵمانە بمێنە ڕوو دەچمە لای ڤەگەر عەبدوڵڵا خوێندکاری ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا. کاک ڤەگەر سڵاوت لێبێ و شەو باش. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم وەک دەزانین و قایمقامی شەنگال ئاماژەی پێکرد کە هێزێک لە کوردانی ئێزدی دروست دەکرێت بۆ ئەوەی کە ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە. ئەم هێزە لە دوو هۆک مەشق و ڕاهێنانیان پێ دەکرێت. ئەم هێزە چ کاریگەریەکی دەبێت و ئەم هێزە لە ڕووی یاساییەوە تا چەند یاساییە؟ بلا كاك ديالي دسبيك بتزبيشم كو اسفجر سعد الله معنا كفجر عبد الله ومخابن يعني دنج في ميوان الوايد دي دم كوباتا خفتن دنج ودرسنا دياشتم كو ابشم تبيني تخرس بيجم الدور درس كلنا هذا كي بو باراستنا ازديان جنجن ازديان هو نشي رزقار كلنا شنقاله هل بد ما في ولاتين ازديان كو بهنا دنا شار شو به سيستم برابانيا هرما كردستان دا بري 4 ماهنجي دمل دفر ربيعه هند جنج ازدیاد وشی ارهاب هاتی بزاف که دست خود ریش کرده پارلمانتار پیمانی کردستانی ویان داخل بزاف کردن که هزار کردستانی جنجین ازدیاد بده وری بهت درست کردن که جبهان ده بشن بروانی ولات خویان جش آخا خو لبر ازدیان بکن لهر چا بیتن که جبر او روتین ناف دزگن حرم کردستان ده هفته بدهشی حکومت و سرکاتی حرم کردستان نشیان و هزار درستی درست بکن لأنها جيكو بشتي أف بويرن شنقال هادين ريدان جارك دي بحث وياك تتأكدن كو هزاك طيبة ازديان بيتا دروس كرن هر چند از قلب چند ما كو ازدي دناف سيستم برافانيا هرما كردستان دا بشن رولاك قلق كاريگر ببينن وبرن كاجي قلق جنجن ازديال دفر شنقار حربسال شاريا وقع بعدل وقلق دفرندجي پیشمرگه بوينا رول خوها بويا لمخابن حتانو که سيستم ما برافانيا كردستان نبويا سيستم که اجتماعی سر اساسی که درست و راست نهاتی در بنیاد آنین لو ماجی ام بینیم که گلک عالی بزاوی و اکید کن که هز جبو ازدیان بهنه درست کردن دست پکی جی پنگا و یکی جلا یکی نه پاراستنا گل که گریدای پکی که روشاوه کردستان هاتا ها بیدن نهاجی برانبر به پنگا به حریم کردستانی آنجا حکمت حریم کردستان بزاوی که تیزه که و ازدیان پک بینیدن هر چه بیتن یعنی از بیشم یا پنگا و دو بسیارت که قانونی یا قانونی نبله چارچوبه حرم کردستان حکومت اگر چارچوبه عراق دایا و الجور یاسا و رئیسان کل عراق هاتین دارشتن دشتن هزار تایبت خلکی به دوره بهت پکیناش بونده کو برابانیش آخا خوب کن. بله لروی یاسایی و دبی امانه سر بچه بنو که سر پرشتیام کاتو فرمان لچه ور بگرن. بله لروی در بالا في اكيد قانوني يعني افدي من بشتي حتى كو اف دفرن شنغال ودفرن دين وقتي شرم كردستان كاد ريفراندوم هيدا كيرن كو فاجر نسر هرم كردستان يعني اگر ريفراندوم بيدا كيرن وفاجر يعني نسر هرم كردستان هل بده جريداي سيستم برافاني هرم كردستان دابن و جريداي وزاره پیشمرگی هرم كردستان دابن لهجه ريفراندوم هيدا كيرن رنگ وكي اجل كيزندين هبش يعني حكمتها عراقي وهروديسان حكمت هرم كردستان بيك بس برشتي سر بكن ل ياكو واقع دام بينن كو خلكي بده فري بتر كردن ويزدينا خو بتر نزيكي كردستان بينن لا ماشي بتر جريداي هرم كردستان بينو حكمت هرم كردستان دشتن سر دريل جلوان كاتون يانجي جلاي تشكي ولا هر وسط جلاي موچانجي بودابين كاتن بله ام هزي كدروسك بيدوانيه ك بابروي تو مرامكي سياسي لپشتو بيان گرانتي چه بوي ك دوای تاوبونیم دوخو کۆتایی هاتنیم دۆخە ئەم هێزە بۆ ململانی سیاسی ناوخۆیەکان بەکار نەهێنرێن. نابینم یعنی درس شويه که بهتر کنیم که هزار شيء ازدیان بهتر درست کنیم نافخه هرم کردستان ده یعنی اف بسیاره دویت نم آراسته و بکن و کوین آرتی بودی این و بسیاره آراسته کن بودی درس هوا شويه که هزار هرم کردستان بو ازدیان بهتر درست کردن هند مدرسه سر بینه له هزار در وی آخه هرم کردستان در وی چارچوب قانون عراقی هرم کردستان جلا پکیکی و روشاوه کردستان ده درست کردن هیچ مدرسه نبینن یعنی از
بيجم يا هرم كردستان تدرس كرنش بركو الشارجوفي يا صور الصين كردستان وعراق دايا كما ترسيا خونينا بس فيتنام ما ترسيا كيف كان كو هيزا قاديل درفي عراق ودرفي هرم كردستان جلا كدي بيت تدرس كرن و از بینم يعني كو تشاول هشتي وهشتي دماكو بيشمرجي ولاتين هرم كردستان لج انجام انفالان هرم كردستان بجهه لا برف سنور تركيا وايران چون پاکه مفاجبه ولاتي ديتو كاندام ولا انجرو هر وسط كادرو هزا اخويا لشكري اینا سنورن هرم كردستان نهاج القنديل وجند الجند دفر عامديه وزاخو حتى سورانج بتريسي صاد جند دست ودانا يعني اترسم كوفي جارجي باكيكال تشا شنغار قنديل قادي آوا بکتن و وان ظروفان وان بویرا بخوب کار بینیتن یعنی جم فایش بینیتن و مجویا هشت بسر کرده هاتی دوباره بکتاب الچیا شنگاله. بەڵێ ڤەگەر سادوڵا خوێندکاری ماستەر لە پەیوەندێنە دەوڵەتیەکان سوپاس بۆی کە ڕاستەخۆ لەم گفتوگوێدا لەگەڵمان بووی بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین لەم ڕووماڵەدا لێرەدا دەمەوێت لە بەشێکی دیکەی ئەم گفتوگوێدا شیکردنەوە و شرۆڤەی تایبەت بۆ بکەین وەک دەبینین دەبیسترین سەرچاو ڕۆژنامەوانیەکان لایەنە پەیوەندیدارەکان لایەنە ئەمنیەکان چەند ڕۆژێک ئاماژە بۆ دەکەن کە هەندێک لە گەنجانی کوردستان پەیوەندیان کردووە بە ڕیزی چەکدارەکانی گروپی داعشەوە وەک دەوترێت زۆربەی ئەو گەنجانە سەر بە ناوچەی هەڵەبجە و شارە زورن لێردا دەپرسین بۆچی ئەم گەنجانە هۆکاری چییە کە پەیوەندی دەکەن بە گروپی چەکدارانی داعشەوە بۆ گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە بادین حەسەن چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس ڕاستەخۆ لە ئەستۆدیۆی NRT لەگەڵماندا هەروە عەبدوڵڵا وەرتی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندایە سەرەتا کاک بادین دەمە لای تۆ دەمێ پرسیاریەوە بکەم بەگشتی دەکرێت خوێندنەوەی بۆ داعشکین و پرسین داعش چییە؟ داعش ڕێکخراوێکە ئێستا بەو پێناسە نێودەوڵەتی کە ئەکرێ ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتیە لە چەند ڕۆژی ڕابردووە ئۆباما وتی هەرە ترسناکترین ڕێکخراوی تیرۆریستی جیهانە ئەکرێ بەو پێناسەیە وەسف کرێ بەڵام وەکو ئێمە ئەگەر من پێناسەی بکەم ئەم ڕێکخراوە ڕیشەیەکی هەیە کە لە ناو دین و لە ئیسلام و هەڵی هێنجا و لێرە پێناسە و تەفسیر و ئیجتیهادی بۆ کۆمەڵێ لە نوسوسەکانی قورئان و سونە کردووە و ئەمە درێژبووەوەی ئەو ڕێکخراوی قاعیدەیە کە پێشتر هەبووە و لە پێش قاعیدەیشە جەماعەی ئیسلامی لە میسر و لە کۆمەڵێ ڕێکخراوی تونندڕەوتر لەوان هەبوون پێشتر ئەمە درێژبووەوەی ئەوانە و لە ئێستایشە ئەو ڕێکخراوە لە عێراق و سووریا لە گەشە سەندێکی بەردەوامایە بە شێوەیە کە مەترسی دروست کردووە لەسەر ناوچەکە بەگشتی بۆیە لە ئێستا ینی هێزە نێودەوڵەتەکان خەریکە خۆیان ڕێکەخەن بۆی بتوانن لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی و ئابوووریە بتوانن گۆڕەپانەکە لە گۆڕەپانە جەنگیەکە لەگەڵ یا یەکلایی بکەنەوە. بڵێ مەترسی گروپی داعش تەنها پێ دوایە لە ئێستادا هەیە یان ڕەنگە لە ئایندەدا مەترسێ جارێکی دیکە سەر هەڵدات و یان لە شوێنێکی دیکە سەر هەڵداتەوە؟ داعش ئێمە لە چوارچێوەی ناوی کە لە چوارچێوەی شێوازی کا پێشتربینی ومانە ینی زۆر دوور نییە کە ئێمە لە ناوچەی شارە زور و هەورامان ئەنسار الئیسلامان بینی ئەنسار السونەمان بینی و هەمان بیر و بۆچوون و هەمان شێوازی ئەمەی ئێستیان هەبوو ئەم داعشەی ئێستا و لەوێژ ئیمارەتێکیان ڕاگەیاند ینی خەڵکی بۆ ئەوەی لەبیر چووە و هەر لەوێ جەڵدیان لە خەڵکدا خەڵکیان کوشت خەڵکیان ڕەجم کرد دەستی خەڵکیان بڕی ئەوەی کە ئێستا لە سووریاکرێ لە هەورامان کردیان و چەنەها کەسیان کوشت لە هەورامان و چەنەها نەسی قورئان و حەدیثیان بەسرا تەطبیق کردن بەو پێی کە ئەوانە کافرن و ئەوانەیان کرد نەسی قورئان و حەدیث وابوو هەمانمان نەبوویان بۆ خۆیان تەفسیرێکی جیاوازیان هەبوو. ئەزانی چۆنە کاکە ئەم نەسانە هەن لە قورئانە بەڵام ئایا تۆ چۆنی هێنی لەسەر واقعدایانە بەزێنی و چۆن جێبەجێیانەکەی بەڵێ هەیە لە قورئانە دەستبڕینی دس هەیە بەڵام تۆکەی دەستی ئەم دزە ئەبڕی ئەمە خۆی کۆمەڵێ وردەکاری زۆری هەیە لە شەرعی ئیسلامە تۆ چ کات توانی دەستی دزێک ببڕی لە هەموو مێژووی ئیسلامە بە چوار خەلیفەکەیشۆ تەنها دەستی لەوانەیە کەسێک یان دوان بڕابێت لەو هەموو سەردەمە زۆرەی ئیسلامە بەڵام لەوانەیە لە سەردەمی حکمی ئەنسار ئیسلامە لێرە و تالیبان لە ئەفغانستانە بە سەدان و بە هەزاران کەس دەستی بڕابێت کەواتە ئەمە ئەکرێ پرسیاریەوە بکەم تا چەند لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلام و لەگەڵ قورئاندایە کەکرێتەوە ئەوانەی کاوان دەیکەن؟ وەڵاهی ئاسمان و ڕێسمانە ئەوانە من پێم وایە یان بە مەبەستە
یان بە گێلی و گەوجیە تەفسیرکردنی هەندێ ئاەتی قورآن و دابەزاندنێتی بۆ سەر واقع و جێبەجێکردنێتی لەسەر خەڵکی ئەو منتیقانەی کە حکومیەکەن ئێمە پێشتر بینیمان یعنی لە ناوچەی هەورامانە کەسێکی عەرەبیان هێنا بوو ئەبوو عەبدوڵڵای شافعی لەو دەڤەرا کردویان بە ئەمیر و دواییش وەکو ئەو خەلافەتی کە لەوێ دروستیان کردبوو بە پێی حکمی ئەو هەموو شتێک جێبەجێ ئەکرا دەستی خەڵکی بڕی و خەڵکی ئەکوشت و خەڵکی ڕەمی ئەکرد و خەڵکی ڕەجم ئەکرد کەوا بێتە زیاتر حەزی شخصی خۆیان و ئەنجا ئەجیندای خارجی بەڕاستی ینی ئێمە لە دوای ئەفغانستان و ئەگەر سیرکەین ئەمریکا کاتێک ئەو ڕووداوەی 11 سپتەمبەر بوو لە ئەمریکا لێدانی تالیبان و ڕوخاندنی تالیبان پاشان پەرژوبڵاوبوونەوەی قاعیدە بە ناوچەکە ئەوە وای کرد کە بەشێکیان بەرەو عێراق و بەرەو کوردستان بکشێن و هەندێکیان لە ئێران لەلایەن حکوومەت ئێرانەوە دەستگیر کران و هەندێتریان بەرەو ناوچەی خەلیج ڕۆیشتن بۆیە لەو کاتە دەستگا سیخوڕێنیە و دەوڵەتەکان و دەستگا سیخوڕیە هەرێمایەتیەکان بە تایبەتی لە ناوچەی خەلیج و لە ئێران و لە تورکیا و ئەمانە هەر یەک بەشێک لەوانەی گرتە خۆی و لە پاشان دوایی بۆ مەبەستی خۆیان بەکاریان هێنن و ئێستەیش ئەوەی کە داعش ئەیبینی لە قاعیدە جیا بووە و ئێستا لە سووریا لە شەڕان لەگەڵ یەکتریا هەتا قاعیدە و داعش لەگەڵ یەکە لە بەرەی نوسرە هەیە دەوێت لەگەڵ ئەم داعشە لە شەڕ و ململانیان ئەوە ڕوون دەرەخات کەوا قاعیدە لەوانەیە کۆمەڵی ئەجیندای مخابراتی دەولی تری لە پشتۆ بێ و لەم لایشۆ قاعیدە کۆمەڵی تری لە پشتۆیە و داعش کۆمەڵێکی کەی لە پشتۆیە و لەوانەیە لە نەیجیریا ئەوانەی کە هەن کۆمەڵێکی کەیان لە پشتۆ بێ بۆیە لە ئێستا ئەوەی کە هەیە بەڕاستی هەر ئەوە نییە بڵین ئەمە کۆمەڵێکن دروست بوون و کۆمەڵێک گەنجن وەکو هەندێک کەس تەفسیریانەکە کۆمەڵی گەنجی ساویلکە و نەشارەزان و دەقەکانی قورئانێنن لە خۆیانەوە هینیەکەن هەر ئەوە نییە بەڕاستی جێبەجێکردنی کۆمەڵی ئەجیندای مخابراتیە لێرە ئەیانەوێت بۆ مەبەستی ئەو دەوڵەتانی کە بڕێوەیانە بن بەکاری بێن. بڵێ زۆر باشە کاک بادین دەگەڕێم وڵات دەچمە لە عەبدوڵڵا وەرتی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کاک عەبدوڵڵا سڵاو لێبێ شەو باش تۆکو وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان دەمێ پرسیاری ئەو یەکەم ئێوەکو بزوتنەوە هەڵوێستی فەرمی ئێوە بەرامبەر بە داعش چییە و داعش چۆنە ناسێنن داعش چییە لایەوە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میێرەبان سڵاو لە بەڕێزیشتان و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی ئەناڵتی ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونی ئەو ڕووداوانەی لە مانجی شەشی ڕابردوو ڕوویدا لە ناوچە سونەنیشینەکان لە مووسڵ و ئەنبار و تکریت و پاشانیش بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێر لەلایەن هێزەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی وەکو مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی سەرنج و تێبینی و تێڕوانین و بیرروڕاو بۆچوونەکانی خۆمان بە ڕاشکاوی لە بەیاننامەیەکدا ڕاگەیاندوو دامان بە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن و ئامادەسازی و ئامادەیی بزوتنەوەی ئیسلامیشمان ڕاگەیان بە ڕاشکاوی بۆ پشتیوانیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ ئامادەبوونی بزوتنەوەی ئیسلامی بۆ بەرگریکردن لە خاچی هەرێمی کوردستان بەرگریکردن لەو دەستکەوتانەی کە بە دەریای خوێن هاتوونەتە دی و هەمیشەش سووربوونی خۆمان و سووربوونی خۆمان ڕاگەیاندووە و دووپاتی ئەوەمان کردوێتەوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بۆ ئامادەیی ئەندامان و پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان و پاراستنی خاچی هەرێمی کوردستان لە دژی هەر هەڕەشەیە کە لالایەن هەر لایەن و تێڕوانینێکەوە بی بۆ سەر هەرێمی کوردستان. بڵێ ئاماژەت بۆ کرد کە ئێوە ئامادەن و ئامادەی خۆتان دەربڕیوە کە شانبەشانی هێزەکانی پێشمەرگە دژی چەکدارەکانی داعش بجەنگێن. ئێوە هێزی پێشمەرگەتان یا هێزێکی تایبەتان هەیە چیتان کردو ئامادەکاری چیتان کردو بۆی کە شانبەشانی هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە؟
ئێمە لە دوای ساڵی 2023ەوە دوای ئەوەی ڕژێمی دکتاتۆری سەدام حوسێن ڕووخا و حکوومەتی نوێی عێراقی تەشکیل بوو، دیارە بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا کە هێز و لایەنە سیاسیەکان ئەوانەی هێزی چەکداریان هەیە هێزە چەکدارەکانیان نەمێنێت. لەو کاتەوە بەڕاستی ئێمە هێزە چەکدارەکانی خۆمان کە بە هەزاران پێشمەرگە مەزندە ئەکرا هەمویان چەکیاندانا و لە ماڵی خۆیان دەستیان بەکاری سیاسی و مەدەنی کرد و درێژەیان بە کاروانی خەباتی خۆیاندا بە شێوازێکی تر. دیارە لەو ئێستاش ئەگەر ئێمە هێزێکی چەکدارمان هەبێ ئەبێ ئەو هێزە چەکدارە لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی ئەو پرەنسیپانەدا بێت کە وەزارەتی ناوخۆ یاخود وەزارەتی پێشمەرگە دایەڕێژی. بۆیە ئێستا ئێمە هیچ هێزێکی چەکدارمان نییە، تەنانەت بە سەدان پێشمەرگەمان هەیە کە ژمارەیان لە 1000 تێ ئەپەڕێ کە خانە نشین کراون لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ دامەزراندنی کۆمەڵێ پاسەوانی تایبەت بۆ بارەگاکان و بەرپرسەکانی حیزبی. بۆیە ئێمە ئامادەیی خۆمان دەربڕیوە بۆ گەڕاندنەوەی جارێکی تر ئەو پێشمەرگە دێرینانە بۆ ڕیزی خەبات بۆ ڕیزی بەرگری نیشتیمانی و خەباتکردن لە پێنا و پاراستنی هەرێمی کوردستان. ئەیکەواتە بۆچی ئێوە ئەم هێزتان کۆنە کردوتەوە ئەو پاسەوانانی خۆتان ئەو کەسایەتیانی خۆتان کە ئاماژی پێ دەکەن دەڵێن خانشین کراون لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە، ئایا حکوومەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە پێیوتون کە پێویستمان بۆ نیە وەڵامیان نەناونەتەوە یان جارێ داوایان لێ نەکردوون؟ چونکە وەک دەزانین هەندێک لەلایەنە سیاسی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا هێزیان کۆ کردوتەوە و نردویانە بەتایبەت بۆ ناوچەی کەرکووک و هەندێک ناوچەی دیکە. ئێستا من کە قسە لەگەڵ جەنابتان دەکەم لێرەوە پاسەوانە تایبەتیەکانی بارەگاکانی بزوتنەوەی ئیسلامی لە ناوچەکانی کەرکووک لە شان بەشانی هێزی پێشمەرگەی کوردستان بەشداریان هەیە لەو چالاکیە سەربازیانەی کە ئەنجام ئەدرێت و لەگەڵ وەزارەتی پێشمەرگەش بە حەقیقات ئێمە چاوەڕوان بووین کە وەزارەتی پێشمەرگە پلانێکی تۆکمە دابڕێژی بۆ چۆنیەتی بەشداریکردن و شێوازی مشارەکەی پێشمەرگە دێرینەکانی بزوتنەوەی ئیسلامی. دیارە ئەمەش پێویستی بە مەکانزمێکی دیاریکراو هەیە بۆ بە مەسەلەی چەک و هەروەها پێداویستی گواستنەوە و دیارە هێزەیەکی 1000 کەسی یاخود 500 کەسی یا چەند سەد کەسی ئەمانە پێویستیان بە چەک هەیە، پێویستیان بە عەتادی سەربازی و عەسکەری هەیە بۆ شوێن و دیاریکردنی شوێن و مەوقعی سەربازی یا ئەو ناوچەیی کە لەی بەشدار دەبن. ئێمە ئامادەی خۆمان دەربڕیوە کاتێک پێویست بوو یاخود ئەم پێداویستیانەی بۆ هێزەکانی بزوتنەوە دابین کرا ئەوە پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بە شانازیەوە ئەگەڕێنەوە بۆ خزمەتی سەربازی بۆ بەشداریکردن لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان. ئێوە خۆتان و سەرجەم خەڵکی کوردستانیش ئەو حەقیقەتە ئەزانێت بزوتنەوەی ئیسلامی هێزێکی چەکداری خەباتکار بووە، شان بەشانی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان لە شاخ خەباتی کردیا و خیبرەی سەربازی هەیە، فەرماندەکانی بزوتنەوەی ئیسلامی خیبرەی سەربازیان هەیە. بەڵام دیارە ئێمە نامانەوێت جارێکی تر هێزێکی چەکدار لە چوارچێوەی یاسادا لە چوارچێوە لە دەرەوەی یاسادا دابمەزرێنین، بەڵکو ئەوە پێویستی بە بڕیاری سیاسی، پێویستی بە بڕیاری یاسایی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە هەیە بۆ چۆنیەتی ئامادەسازی و ئامادەکاری بۆ ئەو هێزانەی بزوتنەوەی ئیسلامی. بەڵێ کابدوڵە لەگەڵمانە بمێنەوە دەگەڕم و لە کاک بەهەدین دێمە لای تۆ هەڵویستی لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە داعش چۆن هەڵەسەنگێنی خوێندنەوەی تۆ بۆ هەڵویستی ئەوان چێ بەرامبەر بە داعش؟ ئەگەر چی هەڵوێستەکە زۆر درەنگ بوو بەڕاستی لەگەڵ ڕووداوەکانە یەکی نەگرتەوە و ئەبووە زۆر پێشتر هەڵوێستی ڕوون و ئاشکرای خۆیان دەرببڕایە. بەڵام لە ئێستا ئەوەی کە هەیە شایانی ڕێز و سوپاسە، ینی ئەوەی کە ئێستا ئیبینین بەیان نامەیان دەرکردووە، ئیدانیان کردووە و ئامادەی خۆیانیان دەربڕیەوە بۆ ئەوەی کەوە
وەکو گوێمان لێبوو ئێستا لە بەڕێز کاک عەبدوڵڵاوە و پێشتریش ئاگامان لێبوو لە قسەکەرە ڕسمیەکانی یەکگرتوو و کۆمەڵ وە سەلەفیەکانیش ئامادەی خۆیانیان دەربڕیوە کە بچەکی خۆیانەوە بچنە بەرەکانی جەنگەوە. وەکو وتم ئەوە ڕوونتر و زووتر ئەو هەڵوێستە دەربڕایە چونکە ئەوە کاری ئەوانە لێرە کۆمەڵێک هاتوون بە ناو دروشم و بە ناوی ئیسلام و هاتوون و ئەوەی کە ئیکەن ڕەشە کوژی و خەڵک کوشتن و چەتەگەری بەڕاستی یەکەم کەس و یەکەم لایەن و یەکەم خەڵکیش کە ئەبێ بەرامبەریان بوەسێ و هەڵوێستی هەبێ لایەنە ئیسلامیەکانە. ئەو لایەنە ئیسلامیەکان تا ئێستا کردویانە لە ئاستی پێویستە بووە لە چاو قەبارەی خۆیان لە هەرێمی کوردستانە من پێم وایە کەم و کورتی هەیە و هیوادارم دێرەوە من لە کەناڵی NRT بەڕێزەوە داوا لە وەزارەتی پێشمەرگاکەم بۆ ئەوەی فەوزایەکی کە نەخولقێ لە چوارچێوەی چەک بەدەست هەموو کەس و چەک جارێکی کە خوا نەخواسە ڕوومان دوای ئەم شەڕە ڕوومان بتەقێتەوە بە شەڕی ناوخۆ و زۆربوونەوەی چەک و ئەمانە بۆیە داواکارم کەوا لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگا هەموو ئەو هێزانە یەک بخرێن و ئێستش کاتێکی گونجاوە بەڕاستی ئەگەر سەرۆکایەتی هەرێم وەزارەتی پێشمەرگە پێی باش بێت خزمەتگوزاری سەربازی بە زۆر بهێنە ئاراوە و بە موالید چەند موالیدێک بگرن بە سەربازی و ئەمە باشترین حەدە بۆ ئەوەی کەوا سوپایەکی یەکگرتوو لە هەرێمی کوردستانە دروست بێت لەگەڵ ئەوەی کەوا سوود لە خیبرە و شارەزایی ئەو کەسانەی کە پێشتر لە جەنگا بوون وەربگیرێت چونکە ئێستا ئێمە کۆمەڵێش دەبینین لە کەناڵەکان و بەڕاستی بەوانە هیچیان شەڕ نییە ینی تۆ لێرە ڕاجیمەیەگە تەقەیە پێشمەرگە ئەچنە سەر بەرزیەکە خۆیان بەدەست سەیرەکەن و هەمووی بەجارێکە چێ بزانێت تۆپەکە لەکوێ ئەدامانە کۆمەڵی خەلەلن لەوانەیە ئەو کەسە شارەزانەی کە پێشتر لە شەڕەکانە هەبوون لە هەموو حیزبەکان لەوانەیە ئەو هەڵانە نەکەن و لەوانەیە سوودیان هەبێگە لە بەرەکانی جەنگا بن بەڵام من هەرگیز لەگەڵەوە نیم کە شپرزەیەک و شێوازێکی کە دروست بکرێت کە سبەینێ هەمومان وەکو میلەتی کورد زەرری لێ بکەواتەوەی هێستا هەیە ئەو شپرزەی و ئەو شێوازەی کە توێڵی بەڵێ ئێستا ئەوە هەیە و سەر هەڵدانەکەیشی خەریکە لە ناوچەی شنگار و ئەو منتیقەوە یعنی بەڕاستی دەست پێکات ئەوەی کە هەیە من ئەیبینم ئەجیندایەک هەیە لێرە تورکیا بێدەنگە لەوەی کە لە قەندیلەوە هێزەکان گریلاکانی پەکەکە دابەزن ئەچن بۆ شنگار و ئێران بێدەنگە لەوەی کەوا پێشمەرگەکانی حیزبی دموکرات و کۆمەڵە و پژاک دائەبەزن و ئەچن بۆ شنگار و یەن بۆ کەرکووک ئەم بێدەنگیە بەڕاستی خوێندنەوەیە بێ زۆر باشە. ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان تا چەند ئەگەری دروستبوونی گروپێکی لەو جۆرە یان بە قەباری جیاوازتر هەڵەگرێت ئەو ڕێکخراوانە بۆ ئەوەی کەوا دروست بن پێویستیان بە ژینگەیەک هەیە ئەو ژینگەیە پێویستە ژینگەی شەڕ و ڕەشببینی و جیاوازی و شەڕی ناوخۆ و هەژاری و ئەم ژینگەیە کە هەبوو ئەو ژینگەی ژینگەی کوردستانە لە ئێستا ئەم ماوەی پێشوو ئەم ژینگە کەمتر هەبوو بەڵام لەوانەیە لە ناوچێ بۆ ناوچەیەکی کە گۆڕانکاری بەڵام لە ڕابرداوەکو خۆت بتت گروپیان ساڵ ئیسلاممان هەبووە گروپیان ساڵ سونە هەبووە زۆر ئیسفادەیان لەو ژینگانە کردبوو شەڕی ناوخۆ ڕەشببینی جیاوازی هەژاری ئەمانە لە هەرێمی دوای ئێستا هەمان ژینگەیە هەمان ژینگەن بەڵام قەبارەکەی جیایە یعنی تۆ ئێستا چینێک لە ئاستێکی زۆر نزم چینێکی کە لە ئاستێکی زۆر باڵا لە ڕووی مادیۆ ئەمە کاریگەری ئەبێ لەسەر دەرونی کۆمەڵێ لەو گەنجانی کە ئێستا بیستمان لە راپۆرتەکانی بەڕێستانە هەمیان لە خوار تەمەنی 20 ساڵن لەوانەیەوە کاریگەری لەسەر تەمەنی من تەمەنی جەناب و تەمەنی کەسێکی کێ نەبێ بەڵام زۆر ئاسایی بە سانایی کاریگەری ئەبێ لەسەر نەفسێتی کەسێکی 7 ساڵ و 16 ساڵ و 18 ساڵ و چونکە ئەو کەسە بەڕاستی لەو قۆناغێکی هەرزەکاری هەڵدێریە و زیاتر لەسەر عاتیفە ئیشەکە لەسەر سۆز ئیشەکە بۆیە زۆر ئاسانە هەچ کەسێک بیەوێ بە هەچ شێوەیەکەوە مادەیەکی خامە چۆن بیەوێ وای پشێلێ وای بەڕاستی چی بێوێت لێ دروست بکات. بڵێ کاک عەبدوڵڵا گەڕێم بۆ لای تۆ دەمەی هەمان پرسیار لە بەڕێز بکەم ئایا لە ئێستادا ژینگەی هەرێمی کوردستان تا چەند ژینگەیەکی لەبارە بۆ دروستبوونی گروپی دیکەی لەم جۆرەن؟ بەڵێ
دیارە بەڕاستی ئەو ژینگەی کە ئێستا لە هەرێمی کوردستان وجودی هەیە بە حەقیقات لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی یەکڕێزی نیشتیمانیەوە یەکجار زۆر دڵخۆشکەرە. بۆیە پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەبێ جیاوازی ئایدۆلۆژی و فکری و سیاسی هەمویان هەوڵەکانیان چڕ بکەنەوە لە پێناو پاراستنی یەکڕیزی نیشتیمانی و یەکڕیزی نەتەوەیی. بەبڕوای من لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 لە دژی دام و دەستگا دابڵۆسێرەنەکانی ڕژێمی سەدام حوسێن ئەمە یەکێکی ترە لەو هەلە زێڕینانە لەو دەرفەتە زێڕینانە کە هاتۆتە پێشەوە بۆ خەڵکی کوردستان کە هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگن یەک هەڵوێستن بە حیزبە ئیسلامی و هێزە لیبرال و تەنانەت ئەلمانی و چەپ و هەموو چین و توێژەکان یەک هەڵوێستن هەمویان کۆدەنگن لەسەر پاراستنی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستان و خاچی کوردستان. بەڵام لە هەمان کاتیشدا بەڕاستی ئێمە ماومانە بتوانین لە ڕووی وشیاری و هەروەها وشیاری ئاینی و سیاسی و فکری و فەرهەنگی و ثەقافی کۆمەڵگاکەمان ئەو ئاستەی بەرز بکەینەوە یاخود با بڵێین زەمینەیەک بسازێنین کە وەکو جەنابیشت ئاماژێت پێدا کۆمەڵێک گەنج لە هەرێمی کوردستان ڕوو لە سووریا یاخود لە ڕوو لە زۆر باشە کەواتە بێت چی بکەینە بێت چ زەمینەیەک ساز بکرێت چ زەمینەی ئامادە بکرێت. لە حەقیقەتدا بە بڕوای من ئەمە فرسەتێکە هەم لە ڕووی ناوخۆییەوە و هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە هاتۆتە ئاراوە. ئەمە پێویستە کەسانی پسپۆر و شارەزا لە فکری ئیسلامی سیاسی و شارەزا لە هەموو بوارەکانی تری لە هەموو بوارەکانی تر بەڕاستی کار لەسەرەوە بکەن لە ڕووی توێژینەوە و لە هەمان کاتیشدا لە ڕووی فەراهەمهێنانی کەش و هەوایەکی لەبارتر. یعنی ئێستا تۆمەتبارکردنی ئیسلام جاری وهەیە لە هەندێک کەناڵی ڕاگەیاندنەوە کاتێک ئەو هێزە چەکدارانە کارێکی هەڵا ئەکەن زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن یا لە ڕۆشنبیران ڕاستەوخۆ پەنجەی ئیتیهام بۆ ئیسلام و بۆ دەقە پیرۆزەکانی قورئانی پیرۆز یا فەرمودەکانی پێغەمبەر درێژ ئەکەن. لە هەموو ئاینە ئاسمانیەکانی تریش و زەمینەکانی تریش لە هەموو چاخ و سەردەمە کۆنەکان و نوێەکانیشدا بەڕاستی سوئی ئیسیفادە وەرگیراوە لە هەندێک دەق و لە هەندێک فەرموودە. بەڵام لە هەمان کاتیشدا لە هەندێک بڕگەی ئاینی بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە مانای وان نییە ئێمە ئەو سیراع و ململانەیانە قوڵ بکەینەوە بۆ سیراع و ململانەی شارستانی یا فکری سیاسی ئاینی. ببڕوای من ئەمە مەترسیەکی گەورە ڕووی لە نەتەوەی کورد کردووە ئەمڕۆ. ئەو مەترسیە گەورەی کە ڕووی لە نەتەوەی کورد کردووە ئەمە ئەرچی سەرشانی هێزە ئیسلامیەکانە ئەرچی سەرشانی مامۆستایانی ئاینیە ئەرچی سەرسانی هەموو هێزە ڕۆشنبیری و سیاسی و مەدەنیەکانە لە هەرێمی کوردستان کار بکەن لە پێناو ئەوەی کە ئەو گەنجەی لە کاتێکدا هەرێمەکەمان ڕووی لە مەترسیە هەموو دنیا هاتۆتە دەنگ ئەگەرچی لە پێناو بەرژەوەندیەکانی خۆشیانە بەڵام سوود و بەرژەوەندی هەرێمی کوردستانیشی تێدایە. لە هەمان کاتدا هەمویان ئامادەنە بۆ پرچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو ئەو برا بەڕێزە ئاماژەی پێکرد پێویستە بەڕاستی هێزێکی چەکداری نیشتیمانی لە دەرەوەی حیزب دروست بکرێ کە ئەمە هێزی هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستانە. من لە کاتێکدا ئەو قسە ئەەکەم ئەوە مانای ئەوە نییە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی خەڵکی کوردستان نییە. ئەمە سەلماندیان هەموو لایەنە سیاسیەکان مامۆستایانی ئاینی بە ڕۆژانی جومعە مینبەرەکانی خۆیان بەجێ ئێهێڵن ئەڕۆن هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕ بەسەرەکەنەوە و پشتیوانی خۆیان بۆ دەرەبڕن. ئەمە کۆدەنگێکی گرنگە کە هاتۆتە ئاراوە. ئەمە پارێزگاری لێکردنی یاخود هەوڵی بەرەو پێشەوە بردننی بەڕاستی هەم ئەرکێکی ئاینی و ئەرکێکی نیشتیمانی و سیاسیشە لەم قۆناغەدا. کەواتە عەبدوڵڵا بە بڕوای تۆ ئەکرێ بڵین ئەو مەترسیە ڕەویوەتەوە کە جارێکی دیکە گروپی لەم جۆرە بە قەبارەی دیکە بە شێوەی جیاواز ئێوە وەکو حیزبە ئیسلامیەکان کە جارێکی دیکە ئەم گروپانە لە هەرێمی کوردستاندا دروست نەبنەوە؟
بە بڕوای من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵێین لایەنە سیاسیەکان یا سەرکردایەتی سیاسی کورد سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم قۆناغەدا هەموو لایەنەکان بەیەکەوە نەخشە ڕێگایەکیان هەبی بە تایبەتی هێزە ئیسلامیەکانیش لەو مەیدانەدا پێویستە بێنە سەرخەت بەڕاستی بۆ ئەوەی هەموو ئەو گەنجە ئیسلامیە یاخود ئەو فکری ئیسلامیان هەیە یا ئەو گەنجانەی کە باگراوندی ئیسلامیان هەیە بە هەموو بەشەکانیەوە لە خۆی بگری هێزە ئیسلامیەکان لە خۆیان بگری لە ڕاستیدا و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو ئەو زیندانە سیاسیانەی کە بە ناوی ئیسلامی سیاسیەوە یاخود ئەوانەی بێسەر و شوێن کراون کە ئێمە وەکو بزوتنەوە چەندین گەنجمان هەیە تا ئێستا بێسەر و شوێن کراوە با بڵێین چارەنووسیان نادیارە چارەنووسی ئەوانە دیار بخرێ وە لە هەمان کاتیشدا بەڕاستی پێویستە خوێندنەوەکی بابەتیانە یاخود لێکۆڵینەوە و دراستێکی بابەتیانە لە ڕوانگەی ئاینیەوە بکرێ بۆ هەموو فکرێ کەواتەوەکو لایەنە سیاسی ئیسلامیەکان بۆ ئەمانەتان نەکردو بە تایبەت لە ڕۆژینەکەیەوە وەکو مەترسیەک دەراکەون لە پرسیارەکەی جەنابەت تێنەگەیشتم کەواتە ئێوەکو لایەنە سیاسی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بۆ چێمەتان نەکردووە لە ڕۆدینەکەیەوە وەک خۆت وتە لە ڕۆفکرێکەوە ئایا ئەو بەرپرسیارەتی هەڵناگرن کێ بەرپرسیارە لەما بۆ ئەمە نەکراوە بە قەناعەتی من ئەمە قەناعەتێکە ئەگەڕێتەوە بۆ تێگەیشتن لە دەقە قورئانیەکان یا لە دەقەکانی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە بە درێژایی مێژووی ئیسلامیش لە حەقیقەتدا ئەگەر بگەڕێینەوە بۆ دواوە دوو تێڕوانینی سەرەکی هەبووە بۆ سۆنیەتی جێبەجێکردنی ئەحکاماتی ئیسلامی تێڕوانینێکیان بریتی بووە لەوەی وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة یاخود دەجێڕێترەوە دەڵێ زارێک عومەری کوڕی عەبدولعەزیز بە ڕەفیقەکانی گوت بە قوتابیەکانی گوت ئەوانەی لەبەردەستی بوون وتی بڕۆن بانگەواز بکەن خەڵک بانکەن بۆ لای ئیسلام بەبێ ئەوەی قسە بکەن ئەوانیش وتیان یا خەلیفەی موسڵمانان چۆن بەبێ قسەکردن ئەتوانین بانگەواز بکەین بۆ ئیسلام ئەویش فەرمووی بە عەمەل بەکردەوەی باش ئەمە تێڕوانینێکە تێڕوانینێک کە سەرتاپای بریتە لە بەکارهێنانی عەقڵ و حیکمەت و فەلسەفە و تێگەیشتنی مەدەنی و سیاسیانە بۆ گەیشتن بە ئامانج و ئاواتەکان ئێوە ئەمەتان بۆ پەیڕەو نەکردووە لە پێشتردا هەبووە ئێوە بۆ پێشتر پێشبوودانیەمانە پێش دروستبوونیەمانە هێزە ئیسلامیەکانی کوردستان هێزە ئیسلامیەکانی کوردستان من بەو پەڕی ڕاشکاویەوە ئەڵێم توانیویانە بە شێوازێکی مەدەنیانە بە شێوازێکی سیاسیانە لە چوارچێوەی ئەم پرۆگرام و نەهجە سلم و ئیسلاحی و میانە ڕەویە لە هەرێمی کوردستان پەیڕەوی کراوە لەبەرەوە دوای لە کاتێکدا ئێمە مەسەڵەن بۆکو بزوتنەوەی ئیسلامی چەکی خەباتمان لەشان کرد بۆ هەڵگرتنی زوڵم و ستەم ئیعلانی جیهادمان کرد لە دژی ڕژێمێکی دیکتاتۆر لەشان بەشانی هەموو هێزولایەنە سیاسیەکان بەڵام بە تێگەیشتنی ئیسلامیانە بۆ ڕاکێشانی عەتف و سۆزی وڵاتانی عەرەبی جیهانی ئیسلامی بۆ پشتیوانیکردن لە دۆزی ڕەوای گەلی کوردستان بەڵام لە هەمان کاتیشدا ئەم هەموو شێوازە دەعاوی و شێوازە فکری و سیاسی و مەدەنیە هێزە ئیسلامیەکان پەیڕەویان کردووە ئەوە جێگای دەستخۆشی بووە لەلایەن هەموو هێزولایەنە سیاسی و ئەلمانی و هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستانیش بەڵام ئەمە نابێ ئێمە ئەوەمان لەبیر بچێت تەنها گەنجی کورد نییە لە حەقیقەتدا ئەڕوا بۆ بەشداریکردن لەوە بەڵکو لە هەموو وڵاتانی جیهانی لە ئەمریکا لە فەڕەنسا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە شەرق و غەرب دیارە کۆمەڵێک تێڕوانین هەیە لە حەقیقەتدا ئەو تێڕوانینانە دێن هەوڵەکانی خۆیان لە نێو ئەو جەماعەتە چەکداریانەدا تاقی ئەکەنەوە بەڵام ئێمە وەکو کورد بەڕاستی خاوەنی دەوڵەت نین خاوەنی کیانێکی سربەخۆ نین هەمیشە مەترسی و هەڕەشەی گەورەمان لەسەرە بۆیە گەنجانی کورد پێویستە توانا و تاقە و بەهرەی خۆیان لە حەقەتدا لە پێناو خزمەتکردن بە خاچی کوردستان لە پێناو خزمەتکردن بە خەڵکی کوردستان سەرف بکەن نەوەک بڕۆن گیانی خۆیان لە شوێنێک بەخت بکەن کە نازانن ئەم خوێنە لە پێناوچی ئەڕژێ و ئەم گەنجە لە پێناوچی
لە ڕاستیدا گیانی خۆی فیدا ئەکات بۆیە پێویستە لە حقیقەتدا ئێمە هەموو کەش و هەوایەکی لەبار فراهەم بکرێت بۆ ئەوەی گەنجانی کورد وەکو گەنجانی تری وڵاتانی تر نەڕۆن بۆ ناو ئەو هێزە چەکدارانە و ببنە مەترسی لەسەر دۆزی ڕەوای گەلەکەیان. بڵێ کاک عەبدوڵڵا لەگەڵما بێنە و دواتر دەگەڕێم وڵات کاک بەهادین دێمە لای تۆ ئەوەی کە لایەنە سیاسی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان کردویانە تا ئێستا وەک خۆیەتی بۆ بڵاوکردنەوەی فکری میان ڕەوی و بۆ ئەوەی کە ڕێگریکەن لە دروستکردنی ئەم جۆرە فکرانە لە لای گەنج لە هەرێمی کوردستاندا وەک خۆیەتی بۆ جوانکردنی ئیسلام و گەیاندنی ئیسلام وەکو خۆی لە نێو هاوڵاتیاندا تا چەند لە ئاستی پێویست بووە ئالان ئیسلامە سیاسەکانی هەرێمی کوردستان کەم تا زۆر و بەرپرسیارەتیان بەرناکەوە کە ناتوان بێ وەکو پێویست ئەوە بکەێنن بۆ ئەوەی کە بۆ گەنجانی هەرێمی کوردستان دەچنە ڕیزەکانی چەکدارانی داعش و ریزە گروپە چەکدار تونڕەوەکانی دیکەوە هۆکاری ئەمە چییە؟ طبعاً پێشتر باسمان کرد کە ئەوان لە ژینگەیەک ئاگەشاکەن کە ئەو ژینگەمان باس کرد ژینگەی شەڕ و فەقیدی و شەڕی ناوخۆ و ڕەشبینی و ئەوانە ئەمانە هۆکارن بۆی کە بچنە نێو گروپەتون ڕەوەکانەوە؟ نا ئێمە لێرە تەمان ئەو گەنجانەی کە باسمان کرد هەمیان لە خوار تەمەنی 20 ساڵن بە زۆری ئەوانە زوو هەڵە خەڵەتیان بۆ هەچ شێوازێ بتەوێ ینی بەڕاستی ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە لانکەی ئەمانەکەن ینی کێ توانیوێت کێ لە ناوچی شارە زووری ئێستا گەنجێک هیچ معقول نییە تۆ بڵێم گەنجە خۆی لە خۆیەوە ئەم فکرەی گۆڕا و هەر خۆی بە شێوەیەکی ئاسایی و سادەیی چوو بەرەو سووریا و لەوێش لەگەڵ ئەو هەموو ئاستەنگ و ئەو هەموو ئەم لاولای داعشا کە هەیەی کەسێک بە ئاسانی ینی هەروە بچێتە ناوی و دەیەوێ بێ بە داعش و شەڕ بکا بۆی و لێرە بەڕاستی حکوومەت بەرپرسە لایەنە ئیسلامیەکان بەرپرسن وەزارەتی ئەوقاف بەرپرسە و کۆمەلگایش بەڕاستی بەرپرسە منێک کە ئەگەر برایەکم کەسێکم خزمێکم لە ئەنجامی قسەکردن و مناقەشەوانە هەستم بەوە کرد کە جۆرە فکرەیەکی وای لا دروست بووە پێویستە ینی بە شێوەیەکی زۆر حەکیمانە ئاقلانە و بە شێوەیەک هەوڵ بدەم لەگەڵ یا بۆ ئەوی بتوانم قەنەعەتی پێ بکەم کە ئەو فکرەیە هەڵەیە و ئەوە لە ئەنجامی ئەو پاڵەپەستۆ دەرونی و نەفسی کە کەوتۆتە سەری وەریگرتووە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی تا ئێستا ئەوە بڵین نەهاتووە کۆمەڵی قوتابخانە دروست بکات کە لە چوارچێوەی دەقە پیرۆزەکانی قورئانی پیرۆزە و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شێوەیەکی ڕاست و دروست ئەم قوتابخانانە بێن گەنج دروست بکەن و ئیشباعی لایەنی نەفسی و گەنجانە بکەن کاکە یعنی ئێمە گەنجمان هەیە پێویستی بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لای دروست بووە ڕوو ئەکاتە مزگەوتێک لای مامۆسایەکی ئاینی وەڵامی ئەو پرسیارانەی لا دەست ناکەوێت یعنی هیچ معقول نیە مامۆسایەکی ئاینی چەند خودبەی چەند جمعەیە بکوژێ بەوەی کە باسی زەکاتی وشتر بکە لە کاتێکە خەڵکی منتیقەی ئەمە بە خەویش لەوانەیە وشتر نەبینێ ئەیکەواتە بەرپرسیارەتی لایەنە ئیسلامی سیاسیەکان چییە؟ بەرپرسیارەتی ئەوان بەڕاستی ئەوەیە کە هیچ نەبێ ئەوان ئەو لایەنانە ئەناسن و پێشتر ئێمە نامۆنین بۆ خەڵکانە ینی خەڵک گەنجێ زۆرمان هەیە دەیان گەنجمان لە ئەفغانستان کوژراون لە سەردەمی شەڕی ئەفغانستان لەگەڵ یەکێتی سۆڤێتی ئەو کاتە و هەر لەو ماوەی پێشوا پێش چەند ساڵێک گەنجێکی کورد پەلاماری حامید کەرەزایدا بیکوژێ و ئەمە یانی شتێکی غەریب نییە بە ئێمە لێرە بۆیە پێویستە لەسەر لایەنە ئیسلامیەکان ئەو ئەندام و دایانگرانی خۆیان کە هەیەە پێش هەموو کەسێک فکرە و بۆچوونی ئەوان ڕاست بکەنەوە لە چوارچێوەی ئەو دەقانەی کە لە قورئانی پیرۆزە هەیە و لە فەرمودەکانە هەیە و بە هەڵا نەچن و هەوڵیش بدەن لەگەڵ وەزارەتی ئەوقافە بەڕاستی وەزارەتی ئەوقاف قسووری زۆر زۆرە من لێرەوە ینی هەموو ڕخنەکانم ئاراستەیەوەکەم کە نەیتوانیوە هەمدا هەوڵەکانی لە ناوخوا چی بکات ئەتوانی کۆمەڵی قوتابخانە بکاتەوە هیچ نەبێ ینی ڕوونکردنەوەی ئەو دەقانە کاکە پێش 2 ڕۆژ مفتی سعودیە لە فتوایەکی تازەیە ئەڵێ ئەمانە هەرە ترسناکترین باندی فکری لەسەر ئیسلام خەتەرترین فکرەی ئێستن لەسەر ئیسلام کاکە تۆ هەر هیچ نەبێ وەرە ئەمە بکە بە کوردی بڵاوی بکەرەوە ینی هەر بە مانشێتی تەلەڤیزیۆنێک نابێ وازی لێبێنیتەوە تۆ بەڕاستی وەرە نامیلکە بڵاو بکەرەوە و ئیشی لەسەر بکە من هەندێک نامیلکە بینم لەوانەیە هەندێک مامۆسای بەڕێز دەریان کردبێ بەڵام لە هەمان کاتیشا دەیان نامیلکەی ترە بینم لە بازاڕە کە هەڵمان و
پاڵمانی گەنجە بۆ ئەو تونندڕەویانە. ئەی بەرپرسیارەتی لایەنە سیاسی ئیسلامیەکان بەڕوونی ئەبێ ڕێگری دەوە بکەن وەکوتم ئەمانە کە ئەچن هیچ یەکێ لەمانە لە خۆیەوە ناچێت. ئەیکەواتە ئەوان هۆکارن بۆ ئەمە؟ من ناتوانم ئەو دەستی ئاماژەیانی ئەو تۆمەتە بۆچی ئەو ناوچانی کە زیاتر نفوسی لایەنە ئیسلامیەکانی تێدا بۆ زیاتر وەک دەوترێ دەبیسترێت لێوە زیاتر گەنجان دەچن بۆ نێو خۆی ژینگەکە وایە ینی تۆ ئەو شوێنەی کە زیاتر هەڵەبجە بۆ نمونە ینی زیاتر بیر و بۆچوونی ئیسلامی تیا بووە و لایەنە ئیسلامیەکانی تیا بووە و گەنجی ئەوێ زیاتر لەوانەیەشە لانکەی بەڕاستی ئەڵێم لانکەی دروستکردنی ئەم گەنجانە بۆ ئەو فکرەیە لەوێ هەبێ. یعنی هیچ معقولانێت سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لەو ناوچانە وایان کردووە ئەو جۆرە فکرانە بڵاو بکەنەوە؟ نەک ئەوان ینی خەلفێتی پێشترمانەیە کە باگراوندێکمانەیە ئەمە پێشتر ئەنسار سونە لەو منتیقا بووە و لایەنی ئیسلامی یەکەم شانەی چەکداری لایەنی ئیسلامی لە 1970 کە چووەتە دەرەوە لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ و مامۆستا مەلا عەلی لە ناوچی هەڵەبجە و هەورامانەوە چوونەتە دەرەوە و ئەوە باگراوندێکی هەیە. ئەو گەنجانەی کە لەوێ هەن لەسەر لایەنە ئیسلامیەکان چەند ئێستا وەکو وتم جێگەی سوپاس و ڕێزە ئەوەی کە ئێسەیکەن و هەڵوێست وەرەگرن بۆ هەرێمی کوردستان لەسەر هەمومان ئێستا پێویست بۆ واجب بۆ بەرگریکردن لەو هەرێمەی کە تایەژین چونکە ئەمەوەکو ئەو بەلەمە وایە لە هەر شوێنێک وە کون بوو هەمومان غەرقەبین. بۆیە ئێستا لەسەر لایەنە ئیسلامیەکانیش پێویستە کە زیاتر هەوڵەکان چڕ بکرێتەوە و هەر هیچ نەبیانی هەوڵی ئەوە بن کادیر و ئەندام و لایەنگر و ئەو کەسانی کە گوێیان لێ ئەگرن و ئەو مامۆسایینیانەی کە سەر بەم لایەنە ئیسلامیانە لە مزگەوتەکانە خوتبەیان هەیە با بە شێوەیەکی زانستی بە شێوەیە کە لە چوارچێوەی دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵبهێنجێن بتوانن قەناعەت بۆ گەنجانە بکەن و بۆ ئەوەی ڕێگریان لێ بکەن نەچنوە ناو گروپە تونندڕە و تیرۆریستیان. کاک عەبدوڵڵا دەگەڕێم و لای تۆ دەمەوێت هەمان پرسیار لە بەڕێز بکەم بەوەی زۆر جار ئەو گەنجانەی کە پەیوەندی بە گروپە تونڕەوەکانەوە دەکەن دەوترێت لەو ناوچانن کە نەفوسی لایەنە ئیسلامیەکان لایەنە ئیسلامی سیاسیەکان لەو ناوچانەدا زۆرن. ئەمە کەم تەرخەمی لایەنە سیاسی ئیسلامیەکان بۆ لەو ناوچانە یاخود هۆکاری ئەمە چی بووە؟ بە بڕوای من ئەمە تێگەیشتنێکی تەواو هەڵەیە ئەگەر ئێمە تەرکیز بخەینە سەر ناوچەیەکی دیاریکرا و لە هەرێمی کوردستان با بڵێین ناوچەی هەڵەبجە و شارە زوور و ئەو ناوچانە لەبەرەوەی ئەوەندەی من زانیاریم هەبێ بە پێی سایتە ئەلکترۆنیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن و میدیای بە هەموو زۆرەکانیەوە میدیا بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری کوردستان لە هەموو شوێنەکان خەڵک ڕۆیشتووە بۆ سووریا کاتی خۆی. ئەمە ناکرێ بڵێین وەڵا کاتی خۆی کۆمەڵێک زانای بەرجەستە یاخود سەرچاوەی بیری فکری ئیسلامی هەڵەبجە بووە ئیتر ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوە لەبەرەوەی ئەو گەنجانەی کە ئێستا ئەڕۆن بۆ ئەوێ ئەندام و لایەنگری حیزبە ئیسلامیەکان نین بەڵکو ئەو گەنجانەی ئەڕۆن بۆ ئەو شوێنانە باوەڕیان بەو حیزبە ئیسلامیانەش نییە کە ئێستا لە ساحەی کوردیدا کاری مەدەنی و سیاسی هۆکاری ئەمە چیە بۆ باوەڕیان بۆ لایەنە سیاسیانە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن؟ ئەمە لەلایەک لە وەڵامی جەنابەت دەدەمەوە لەلایەکی تریشەوە بەڕاستی ئەمڕۆ جیهان وەکو ئەڵێن بۆتە گوندێکی بچووک ئەمە پەیوەندی بە وەرجێڕانی نامیلکەیەک یاخود دەرکردنی فتوایەکەوە نییە. ئەم گەنجانە لە ڕێگای ئەلکترۆنی و ئەنتەرنێت و فەیسبوک و ئەمانە لە ڕەحەقیقەتدا فتوا وەرەگرن و فێری کۆمەڵێک تێڕوانین و بیر و بۆچوونەکانیان لە حەقەتدا وەرەگرن. ئەمڕۆ جیهان بوویتە گوندێکی بچووک هەموو لێرەوە بۆ ئەمریکا و هەموو دنیا بەیەکەوە ئەبەسترێتەوە و خەڵک لە ڕێگای ئەنتەرنێتەوە ئاگایان لە یەکترا. ناکرێ ڕۆڵی حیزب و لایەنە سیاسی ئیسلامیەکانیش لە هەرێمی کوردستان نادیدە بگرین. بەڕاستی لە 20 ساڵی ڕابردوو و پێشتریش ئێمە وەک بزوتنەوە کە خەباتی چەکداریمان هەبووە ڕۆڵێکی بەرچاومان هەبووە لە وشیارکردنەوەی گەنجی کورد بە فکرێکی مەدەنی سیاسی ئیسلامی میانەڕە و لە هەمان کاتدا مامۆستایانی ئاینی بە حەقیقات ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە وشیارکردنەوەی
گەنجی کورد بە بیری ئیسلامی بە بانگەوازی ئیسلامی بە تێڕوانینی ئیسلامی تەندروست ئەوەندەی من ئاگاداریش بم وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی 4 ساڵی ڕابردوو لە دەستی بزوتنەوەی ئیسلامی بوو ئەندامێکی مەکتەبی سیاسی وەزیری ئەوقاف بووە بەدەیان مەدارسی ئاینی لە هەرێمی کوردستان کردوتەوە و منهەجی داعاوی کەواتە بۆ گەنجان جارێکی دیکە کەم هەموو شتە هەیە کە ئاماژی پێکەی ئەو هەموو کار و چالاکی لایەن ئیسلامیەکان و بزوتنەوەی ئیسلامی باسەکەی لە هەرێمی کوردستاندا کەواتە بۆ گەنجانی ئەم هەرێما دەچن پەیوەندی بەو گروپە چەکدارانەوە دەکەن ئەمە پرسیارەکەی چێ بەرپرسە لەمە ئاماژت بۆ کردوتە لە زۆربەی ناوچەی دیکە خۆت ئاماژت بۆ کرد ئەم معلوماتی تۆ بوو ئاماژت بۆ کردوتە لە هەندێک ناوچەی دیکە بە تەنیا لە ناوچەی شارەزور و هەڵەبجەنە ڕۆشتون لە هەندێک ناوچەی دیکە ئەی باشە گەر لەو ناوچەی هەڵەبجە و ناوچەکانی دیکە تا حدێک بەڵام ئەگەر لە هەڵەبجە و شارەزور ڕۆشتون خۆ لەو ناوچانە نفوسی لایەنە ئیسلامیەکان و بزوتنەوەی ئیسلامی و لایەنە سیاسیەکانی دیکە زۆرە بۆ لەو ناوچانە دەڕۆن هۆکاری ئەمە چییە؟ کاکە گیان ئێمە نفوزی بزوتنەوەی ئیسلامی و هێزە لایەنە سیاسیەکان لە حەقەتدا لە سەرتاسەری کوردستان وجودی هەیە بەڵام شاری هەڵەبجە وەکو مێژوەکەی لە حەقیقەتدا خەباتێکی درێژخایەن و دوور و درێژی هەیە وە کۆمەڵێک زانا لەم ناوچەیە کاتی خۆی هەڵکەوتونە و بەردی بناغەی سەحوەی ئیسلامی و فکری ئیسلامی و خەباتی سیاسی ئیسلامیاندا ڕشتووە ئەمە فەزڵێکی گەورەیە ناکرێ ئەوان ئەمڕۆ تاوانبار بکەین بەهۆی ئەوەی کە گەنجێک لە هەڵەبجەوە یاخود لە هەولێر یا لە شوێنێکی تر ئەڕوا پەیوەندی ئەکا بەو هێزە چەکداران ئەمە گرفتێکە ڕووی لە ژمارەیە گەنجی هەرێمی کوردستان کردووە ناکرێت لایەنێکی دیاری کراو یا کەسێکی دیاری کراو ئێمە تۆمەتبار بکەین بەوەی کە ئەم گەنجە چۆت پەیوەندی بە چەکدارانەوە کردووە بەڵکو ئەبێ بە هەمومان بەیەکەوە میکانزمێک بدۆزینەوە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەوەی ئەو گەنجانەی کورد نەڕۆن پەیوەندی بەو هێزە چەکدارانەوە نەکەن ئەوەش بە حەقیقەت پێویستی بە دراست و لێکۆڵینەوە ئەکاچکە چەندین مەداریسی جیاجیایی فکری سیاسی ئیسلامی لە هەرێمی کوردستان هەیە ئەمە بە پلەی یەکەم پێویستە هێزە ئیسلامیەکان و کەسانی شارەزا و پسپۆر لە بواری فکری ئیسلامی لە حەقەتدا لەگەڵ ئەو گەنجانە دابنیشن مناقەشە بکرێت دیالۆجیان بۆ ئەنجام بدرێ من هەر لێرەوە پێشنیاز ئەەکەم بۆ جەنابتان وەکو کەناڵی NRT کۆمەڵی کەسی شارەزا لە ڕوانگەی فکری ئیسلامی و لەگەڵ کۆمەڵی گەنجی ئیسلامی کە تێڕوانینی جیاوازیان هەیە بەو پەڕی ئازادانە بێن لەو بوارەوە قسە بکەن ڕێی خۆیان بدەن تێڕوانینی خۆیان بدەن دەرهەق بەو بابەتانە لەبەرەوە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە حەقیقەتدا ڕووی لە مەترسیەکی گەورە کردووە ئێستا ئێمە شەڕمان لەسەرە هەڕەشەی داگیرکردن لە هەرێمی کوردستان ئەکرێت هاتۆتە سەرخەت لەگەڵمان وەکو ئاماژەم پێدا ئێمە ناکرێ سیراع و ململانیەکان و مەترسیەکان چڕ بکەینەوە لەسەر گەنجێک یا دوو گەنج لێرە و لەوێ پەیوەندیان بەوانەوە کردووە ئەمە مەترسیەکە بەڵام لە هەمان کادا سەرتاپای کوردستان بەبێ جیاوازی ئایدۆلۆژی فکری و سیاسی ئەمڕۆ هاتوونە سەرخەت ئامادەیان دەربڕیوە بۆەوەی هەمومان بەیەکەوە بەرگری لەو خاکە بکەین کە لێی لەدایک بووینە و وە قوربانیمان لە پێناوی داوە. کاک عەبدوڵڵاوەرتی دەمەی پرسیارەوە لەکەم جیاواز لەوانە وەکو بزوتنەوەی ئیسلامی کوردستان پێتان وایە کە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان شەڕی داعش یان شەڕی مافەکانی لەگەڵ عێراقدا بکا بە ئەولەویەت کامیان بکا بە ئەولەویەت بۆ خۆی؟ بەبڕوای من سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەوڵ و خەباتەکەی لە یەک لایەندا چڕ نەکاتەوە ئێمە بەڕاستی شەڕێکی فرەلایەنە هەمەلایەنەی سیاسی دوور و درێژخایەنمان لە پێشە چ لە ڕووی سەربازیەوە یاخود لە ڕووی دەستوری و لە ڕووی سیاسیەوە بێت خۆ هەموو لایەک باش ئەو حەقیقەتە ئەزانین ئێستا ئێمە خەون بەوەوە ئەبینین کە ڕۆژێ لە ڕۆژان دەوڵەتێکی کوردی سەر بەخۆمان هەبێ ئەو دەوڵەتە کوردیەش بەڕاستی بەتەنها پەیوەندی بەلایەنێکەوە نییە لە جیهەتی سەربازیەوە کە داعشە یا حکوومەتی عێراقیە بەڵکو لە کاتێکدا ئێمەی کورد پێویستە بوریابین
دەرهەق بەو پێشێلکاریانەی لە 18 ساڵی ڕابردوودا کراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان مافەکانمان پێشێل کراوە چ لە ڕووی سیاسیەوە یا لە ڕووی دەستوریەوە کە بەغدا لەی بەرپرسیارە ئەبێ وریابین بەڕاستی لە 4 ساڵی ئایندەیە لە کابینەی ئایندە حکوومەتی عێراقی کە تەشکیل ئەکرێ مافەکانمان پێشێل نەکرێت لە هەمان کاتیشدا هەڕەشەیەکی سەربازی گەورەمان لەسرە پێویستە هێزە چەکدارەکانی کوردستان ئەو پەڕی ئامادە باش بن و چاوکراوە بن ڕێگە نەدەن بە دوژمنەکانی کوردستان کە جارێکی تر ئەمە مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروست بێت لە ڕووی دیبلۆماسی نێودەوڵەتیش بەڕاستی پشتیوانیەکی گەورە بۆ حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی هاتۆتە ئاراوە ئێمە ئەبی هەوڵ بدەین پارێزگاریکردنی ئەو پشتیوانیە بکەین و لە هەمان کاتیشدا هەوڵ بدەین بازنەی پشتیوانیەکان فراوانتر بکرێ لە هەر ئەوە نەبێ کە پشتیوان بن بۆ پرچەکردنی هێزی پێشمەرگە یاخود لە ڕیو سیاسیەوە پشتیوانیمان لێ بکەن بەڵکو هەوڵەکان چڕکردتر بکرێتەوە لە پێناو بەدەستهێنانی پشتیوانی نێودەوڵەتی بۆ سربەخۆیی کوردستان بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لە ئایندەدا و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بە حەقیقات پێویستە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی اقتصادیەوە هەموو ئەو تیمانە دەست بەکار بن ناکرێت بە حەقیقات مشارەکەیەکی گشتگیر هەبێت لە هەرێمی کوردستان هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەشدار بن و هەموو ڕۆشنبیران و هەموو توێژەکانی خەڵکی کوردستان بەشداری پێ بکرێت لە هەموو پرس و بابەتە سیاسیە گەرم و ساخینەکان بۆ ئەوەی بتوانین بگەین بە ئاوات و ئامانجەکانی خۆمان. کاک عەبدوڵڵا دەگەرم وڵات کاک بەهادین دەمەوێت و پرسیارە بکەم لە ئێستادا هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵم دۆخەئیستی هەرێمی کوردستان بکەن چۆن مامەڵە لەگەڵ داعش و مامەڵە لەگەڵ پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق و مافەکانی هەرێمی کوردستان بکەن ئەو لەوێت بن بە کامیان من پێم وایە ئەم دوانە پەیوەستن بە یەکەوە چونکە ئەوەی کە داعشی دروست کردووە بەڕاستی کۆمەڵێ ئەجیندا لە دەرەوە کۆمەڵێ هۆکاری ناو فاکتەری ناوەیشەیە کە دروستی کردن و ئەوەی کە کورد لە بەغا لەگەڵ مالیکیا بەدەستی نەهێنا و پێشتریش لەگەڵ جەعفەریا بەدەستی نەهێنا ئەم دوانە ڕەبتن بە یەکەوە خۆشبەختانە بۆ ئێستەی کورد ئەوەی کە دروست بووە ئەوەی کە لەگەڵ داعشە ئێستا ئێمە لە جەنگین و لە شەڕین لەوەی کە ئێستا وەفدمان لە بەغایە و لە مفاوەزاتین ئەتوانین یەکیان بۆ قازانجی ئەوی تریان بەکاربێنین وەکو وەرەقەی زەخت ئێستا کورد ئەتوانێت شەڕی دژ بە داعش بەکاربێنێ بۆ ئەوەی بتوانێت لە بەغا وەکو وەرەقەی زەخت دانە ئەو داواکاریانەی کە هەیە جێبەجێ بکە بۆ نمونە ئێستا کورد داوای لێکرێ لە شەڕی ئامرلی کە شیعان تورکمانن و لەوێ چواردەوری گیراوە زیاتر لە 62 ڕۆژە و هەڕەشەی قڕکردنیان لەسرە بە تەواوەتی عبادی و مەرجە شیعەکان داوا لە پێشمەرگەکەن لەبەرەوە خۆیان چەند جارێک هێرشیان بۆ کردنیان توانیوە بیگرن بە ڕسمی داوایان لە پێشمەرگە کردووە کە هاوکاریان بکە و یارمەتیان با بۆ ئەوەی ئامرلی ڕزگار بکەن ئەکرێ کورد ئەم شتانە بەکاربێنێ بەڕاستی وەکو وەرەقەی زەخت و لە ئێستا قازانجی لێ بکە بۆ ئەوەی بتوانین ئەو داواکاریانەی هەمانە لە بەغا بۆمان دەسەبەر بکرێت و من چەند خاڵێکم هەیە ینی بۆ ئەوەی کە کورد چی بکە بە گشتی ئێستا بە کورتی بە کورتی یەک گوتاری کورد لە ناو لە دەرەوە لە ناوخۆ یەک گوتاری کورد یەک بخرێ بەڕاستی کورد دەتوانێت مە بکات بەڵێ ئێستا خەریکە سەرەتایەکە بەڵام ئەوەی کە هەیە لاوازە و ئەبێ گیانی کوردایەتێکە زاڵ بکرێ بەسەر کۆمەڵێشتی ترە ئەی بێ یعنی شوورەیە لەم سەردەما تۆ لۆگەی حیزبی بێنی بەکاری بێنی لە بەرەکانی شەڕ و لەم لاولا و ئێستەیش پێویستە لەسەر جادەی کوردی لە دەرەوە لە هەموو پایتەختەکانی دنیا پاڵەپەستۆیەکی زۆر گەورە دروست بکەن بۆ ئەوەی کەوا پشتیوانی ئەو دەوڵەتانە بەدەست بێنین و ژێرخانی ئابووری لێرە حکوومەتی هەرێمی کوردستان من لە 2006 2009 2011 لە کۆمەڵی بابەت کە نووسیمە بۆ کۆمەڵی ڕۆژنامە و گۆڤار داوام لە حکوومەتی هەرێم کردووە پێویستە سەرچاوەی دارایی خۆی سابت بکە جێگیری بکە بۆی بزانێ لە جارێکی ترا چی بکەین و هەروەها بێت پاڵاوگا بکاتەوە سایلۆ بۆ گەنمەکانمان بکاتەوە چەند ڕۆژێکی کە بارانە بارێ بە هەزاران تەن گەنممان خراپە بێ ئەڕوا و هەروەها برەو بە
بە کشتتوکاڵ ناکرێ تەماتە تاکە یعنی چاوەڕی ئەم لاولا بکەم لە کاتێک خۆم دەشتی شارە زور و ڕانیە و دەشتی هەولێر هەیە چاوەڕێ ئەم لاولا بکەم بۆ تەماتە و بیبەر و خەیار لە کاتێکە قەیرانی ڕۆدا. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لا بەڕێزان بەدین حەسەن ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی نافتی لەگەڵمان بوو. سپاس بۆ عەبدوڵڵا وەرتی وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمان بوون. خۆشەویستان ناوبڕێکی کورت و لەگەڵتان بەردەوام. لەسەر ڕێگای مووسڵ فەتحا لە گوندی مەلا عەبدوڵڵا پڕ ئومێدن پڕ هیوان لە چاوەڕوانی سەرکەوتنی زیاترن. ئێرە دواخاڵی سنووری پێشمەرگەیە لەگەڵ چەکدارانی دا ڕاستە. بەڵێ ئەمەی کە دەبینن دیارە شەڕێ ئێستا شەڕە. جارێکی دیکە سڵاوتان لێبێ و لاگەڵتان بەردەوامی. شەڕ و پێکدادان لە ناحەی جەلەولا و دەوروبەری بەردەوام و هێزەکانی پێشمەرگەش بەشێک لەو شوێنانە کۆنتڕۆڵ دەکاتەوە کە پێشتر لە دەستیاندا بوو. هاوکات لە پێکدادانەکانی ئەمڕۆ نێوان چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگە لە ناحەی جەلەولا و دەوروبەری زیاتر لە 10 چەکداری داعش کوژراون و 3 پێشمەرگەش بوونە قوربانی 27 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. دوای زیاتر لە 17 کاتژمێر لە ێرشی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە چەند قۆڵێکەوە بۆ سەر چەکدارانی داعش و گروپە چەکدارە توندڕەوەکان لە ناحیەی جەلەولا توانرا بەشێک لەو شوێنانە کۆنتڕۆڵ بکرێتەوە کە پێشتر لە دەستیاندا بوو. لە شەڕەکەدا جگە لە هێزەکانی پێشمەرگە فڕۆکەکانی سوپای عێراق و باوکاری سەربازی چەند لایەنێکی دیکە و ژمارەیەک لە ڕاوێژکارانی سەربازی ئێران وەک پشتیوانی بۆ هێزەکانی پێشمەرگە لە بەرەی دواوەی سەنگەرەکانی پێشمەرگەدا بوون و ڕێنمایی هێزەکانی پێشمەرگەیان کرد. لە شەڕەکەشدا هێزەکانی پێشمەرگە سەرەتا بە تۆپبارانکردنی ناوچەکانی ژێر دەسەڵاتی چەکدارانی داعش دەستیان پێکرد و دواتر پێشمەرگە ێریشی کردە سەر گروپە چەکدارە توندڕەوەکان. هێزەکانی پێشمەرگەش تاوەکو بازگەی نەقشبەندی و بازگەی تەواری و ناوچەی گۆپاچیەوە پێشڕەویان کرد و نزیکەی 10 گوندیان لە سنووری جەلەولا کۆنتڕۆڵ کردەوە. وەک بەرپرسی مەحوەری هێزەکانی پێشمەرگە لە سنووری گەرمیانیش دەڵێ لە شەڕەکەدا هیچ جۆرە چێکێکی وڵاتان بەکار نهاتووە، کەواتە تا ئێستا لەو هاوکاریە سەربازیانەی کە ئەمریکا و فەڕەنسا ڕەوانە یاریمی کوردستانیان کردووە نەگەیشتووەتە دەسێزەکانی پێشمەرگە لە میحوەری گەرمیان. ئەوەش لە کاتێکدایە پێشتر وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند بوو بەپی پێویست چەک بەسەر میحوەرەکاندا دابەش دەکرێت. منتیقەی کوباشی و سەرچیاکان و هەموو منتیقەی ڕزگار کراوە. هێزی پێشمەرگەی کوردستان تیرۆریستانی داعشیش کانەوە لە دەواازەی شاری جەلەولایەوە چەندین مەیتی پێبەجێڵاون. دەربارەی ژمارەی کوژرا و برینداری شەڕەکەش سەرچاوەیەک لە پزیشکی دادوەری کەلار کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە ئێناڵتی ڕاگەیاند تاوەکو ئێستا 3 پێشمەرگە بوونەتە قوربانی و 27 پێشمەرگەش بریندار بوون. هەروەها زیاتر لە 10 چەکداری داعشیش کوژراون. هەرچەندە زیاتر لە 20 کاتژمێرە هێزەکانی پێشمەرگە ئێرشەکانیان دەست پێ کردووە، بەڵام پێدەچێت ئێرشەکانیان بۆ سەر چەکدارانی داعش بەردەوام بێت. هونەر ئەحسان، ئێناڵتی. قایمقامی قەزای شنگال ئاشکرای کرد هێزێکی تایبەت بە ئێزدیەکانی شنگال دروست دەکرێت بۆ شەڕکردن لەگەڵ چەکدارانی داعش و ئازادکردنی و خەزایە. لە ئێستاشدا و هێزە لە یەکێک لە سەربازگەکانی دۆگ مەشق و ڕاهێنانیان پێدەکەن.
لامیانی بەشداریکردنی لە بەرنامەی دیوی دووەمی هەواڵ لێنارتیدا مەیسەر حاجی قایمقامی شنگال ئامادەی خۆشی پیشاندا بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوە لەگەڵیدا. هۆکاری کشانەوەی هێزەکانی پێشمەرگەشی لە شنگال گەڕاندەوە بۆ ئەوەی کە پێشمەرگە چەکی قورسی پێ نەبوو بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. بەس بیژمەتە ولامان دەباشێ دەبوون بەس چەکی شنگالێ نەلێ دوی مستەوای بوون اونها وژیل ئەس دەخوازیش چەند خۆرتێت ماماتکەم و گەنجێت شنگال كونها نافا تومارت كن التجنيد دغوكي هاتشي بفيتشا او دو وجبه هينا هر وجبه كي حفصت نفره وجبه بري هندك جي حتى التحاق بوينا بس او اندفاع الباقين جد ما واند في راستخوتش نشنغالي هندك ما راستخوتشن وكا مقوجتا كمبا الاتروشيا فكريا كاستقبالها وانبكا بو تدريب وباراتيكاوان. بەمەبەستی گفتوگۆکردن لە سەر پێگەێنانی کابینونی حکوومەت عێراق ئەمڕۆ وەفدی دانوسانکاری کورد لە بەغدا لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کۆبووە و بڕیاری شەسبەی نێبەجیا لەگەڵ لە حەیدەڕابادی و ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق کۆببنەوە. زانا ڕۆستای ئەندامی وەفدی دانوسانکاری کورد لە بەغدا بەیناڕتی ڕاگەیان سەرلەبانی ئەمڕۆ وەفدی دانوسانکاری کورد لە بەغدا یەکەم کۆبوونەوەی نێوخۆیی ئەنجامدا بە مەبەستی داڕشتنی بەرنامە و چۆنێتی بەشداریکردنی کورد لە کابینەی نوێ حکوومەتی عێراقدا. وتیشی دوای کۆبوونەوەی وەفدی دانوسانکار هەر بۆ ئەمان مەبەست لەگەڵ فواد ماسووم سەرۆکۆماری عێراق کۆبوونەتەوە. ئێوارەی ئەمڕۆژ لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کۆبوونەوە. ئاماژی بۆ هۆشکرد کۆبوونەوەکانی وەفدی دانوسانکاری کورد لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق با دوو خۆناغ دەبێت. ئەوە ئێستا دەستی پێکردووەتەنە خۆناغی یەکەمە و بۆ تێگەیشتن لە بۆچوونی لایەنە سیاسیەکانی عێراق. زانا ڕۆستای ئاشکراشی کرد بە شێوەی زارەکی داواکاریەکانی کوردیان بە هاوپەیمانی شیعەکان ڕاگەیاندەوە. ئەوانیش دانیان بۆ داناوە کە هەڵەکانی ڕابردوو بە میزاجی شەخسی بۆ و ئامادەی خۆشیان بۆ چارەسەرکردنی ئەو هەڵانە دەربڕیوە. ڕاشیگەیان ئەوان داوای نیازپاکیان لە وەفدی هاوپەیمانی نیشتیمانی کردو بۆ بەشداریکردنی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا. وتیشی هاوپەیمانی نیشتیمانی هێڵی سووریان لەسەر هیچ داوایەکی کورد نەبوو ڕێیان گەیاندووە دەستکراوە دەبن و پابند دەبن با ڕێکەوتنی نێوان لایەنەکان. ئەوەی ئێمە تێگەیشتین ئەوان زۆر پلەیانە لە پێکهێنانی ئەم حکوومەتە و ئەیانەوێ ئەم پەلەپەلیان بکەنە بیانوێک بۆ ئەوەی نەچینە ناو وردەکاری بابەتەکان تەنها لەسەر پرەنسیپەکان ڕێکەوین. بەڵام ئێمە شەکو کورد ئامادەنینە بە پەلەپەل بچینە ژێرباری حکوومەتێک کە هیچ زەمانەتێک نەبێ بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. ئەوان بە شێوەیەکی گشتی دان بەوە دادەنێن کە هەڵەکانی ڕابردوو لە ئەنجامی میزاجی کەسی بوونە و ئەوان ئامادەیان تێدا هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەم هەڵانی ڕابردوو. ئێمە بەیانی دوو کۆبوونەوەی گرنگمان دەبێت کۆبوونەوەیەکمان لەگەڵ حەیدەرعەبادی بە تەنها وەکو کاندیدی یاخود ڕاست پێدرا بۆ پێکهێنانی حکوومەت بە تەنها لەگەڵی دادەنیشتنی نیشاندی کوردستانی و دوای نیوەڕۆژ لەگەر ئەنجومەنی باڵا یەکێکە لە پێکهاتەی هاوپەیمانی نیشتیمانی دادەنیشین. وتەبێژی پۆلیسی گەرمیان ڕایگەیان بە تۆمەتی پەیوەندیکردن لەگەڵ چەکدارانی داعش دوو کارمەندی پۆلیسی گەرمیان و هاوڵاتیەک دەستگیرکران. سەربەرز عومەر وتەبێژی پۆلیسی گەرمیان ڕایگەیان هێزەکانیان دوو کارمەندی پۆلیسیان دەست بەسەر کردووە کە لەسەر میلاکی بەڕێوەبەرایەتیەکان کارمەندن. هاوکات بە بڕیاری دادوەر باوکی یەکێک لەو دوو کارمەندە کە بەپێی مادەی 4 تیرۆر داواکراو بۆ ئاویش دەستگیر کراوە. ڕاشیگەیان دوو پۆلیسەکە گومانیان لەسەر بۆ کە پەیوەندیان لەگەڵ چەکدارانی داعش دەبێ و بۆیە دەست بەسەر کراون، بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکیان بەسەردا ساغ نەبووتەوە. وتەبێژی پۆلیسی گەرمیان ئاماژەی بۆش کرد ئەو دوو کارمەندەی بەڕێوەبەرایەتیەکان پێشتر میلاکەکان لەسەر بنکەی پۆلیسی ناحەی جەلەولا بووە، بەڵام دوای داخستنی بنکەکە گواستراونەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان، بەڵام ئاماژەی بۆ نەکردووە ئەو سێ کەسەی دەستگیر کراون عەرەبن یان کورد یان بەڕەچەڵک خەڵکی شوێن. لە سەرەتای مانگە ئاسایشی شارەزۆر ژمارەی گەنجی بە تۆمەتیەوەی بیستویانە بچنە ڕیزەکانی داعشەوە دەستگیر کردووە و زۆر بەشیان دانیشتووی هەڵەبجە و شارەزۆرن. دەستگیرکراوەکانی شتەمەنیان کەمترە لە 20 ساڵ و یەکێک لە دەستگیرکراوەکانیش مامۆستایە. خوای پەروەردگار کۆمەڵانێک هەڵدەبژێرێکە گیان و ڕۆحی خۆیان ئەفرۆشن بە خوای پەروەردگار لە پێناوی ڕەزامەندی خوای پەروەردگار و بەدەستهێنانی بەهەشتا. هەرچەندە سەرەتای سەرەڵدانی ناڕەزایەتەکانی ناوخۆی سووریا دژی ڕژێمی بەشارەسەد دەگەڕێتەوە بۆ ناوڕاستی مانگی ئازاری ساڵی 2011، بەڵام چوونی گەنجانی هەرێمی کوردستان بۆ سووریا بە ناوی جیهاتەوە دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی هێزی ئۆپۆزیسیۆنی سووریا لە سوپای ئازادەوە کەوتە دەست گروپە ئێستامیە چەکدارەکان لە سەرەتاکانی ساڵی 2012. وردە لەو کاتەشەوە گروپە چەکدارە ئێستامیەکان چالاکیەکانیان فراوانتر کرد و
بوونە هێزێکی چەکداری گەورەی نێو گۆڕۆپانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە بەرامبەریشدا هێزەکانی سوپای ئازاد ڕوویان لە لاوازبوون کرد لەگەڵ فراوانبوونی چالاکیەکانی گروپە ئیسلامی چەکدارەکان گەنجانی چەند وڵاتێک بە تایبەتیش ئەفغانستان و پاکستان و بەشێک لە وڵاتانی عەرەبی و تەنانەت لە وڵاتانی ئەوروپاشەوە گەنجان پەیوەندیان بە گروپە ئیسلامی چەکدارەکانەوە کرد بەرەی نووسڕەش کە ڕێکخراوێکی ئیسلامی چەکدار بوون لە سووریا شەڕی ڕژێمی بەشار ئەسەد و کوردەکانی خۆراوای کوردستان و تەنانەت سوپای سووریای ئازادیشیان دەکرد ژمارەیەک گەنجی هەرێمیش چوو بوونە ڕێزەکانی ئەو ڕێکخراوە دواتر و لە 9 ساڵی 2013 لە تۆمارێکی دەنگیدا ئەبوو بەکر بەغدادی بە یەکگرتنی بەرەی نووسڕە و دەوڵەتی ئیسلامی عێراق دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعشی ڕاگەیاند بەوەش گەنجە کوردەکان کە لە ڕێزەکانی بەرەی نووسڕەدا شەڕیان دەکرد بوون بە بەشێک لە ڕێکخراوی داعش سەرەتا سەرجەم چالاکیەکانی ڕێکخراوی داعش لە سووریا ئەنجام دەدرا بەڵام وردە چالاکیەکانی داعش فراوانتر بوو لە بەشێکی زۆری شارەکانی عێراقیش لە ڕێگەی کردەوەی خۆکوژیەوە چالاکیان ئەنجام دەدا لەگەڵ فراوانبوونی چالاکیەکانی ئەو ڕێکخراوەش گەنجانی هەرێمی کوردستان بە ناوی جیهادەوە پەیوەندیان بەو ڕێکخراوەوە دەکرد دواتریش وەزارەتی ناوخۆی هەرێم ڕێنمایی دەرکرد بۆ دەستگیرکردنی هەر کەسێک کە هانی گەنجام داد بۆ چوونە سووریا وەزارەتی ئەوقافی هەرێمیش ڕایگەیاند هەر مامۆستایەکی ئاینی هانی گەنجام بدات بۆ پەیوەندیکردن بە ڕیزی گروپە ئیسلامی چەکدارەکان و تۆمەتەکەی بەسەردا ساغ بێتەوە لێپێچینەوەی توندی لەگەڵدا دەکرێت بەڵام لەگەڵ ڕووداوەکانی دەی حوزەیرانی شاری موسڵ و کۆنتڕۆڵکردنی ئەو شارە لەلایەن ڕێکخراوی داعشەوە بەشێک لە گەنجانی هەرێم بەردەوام بوون لە پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی داعشەوە تەنانەت لەگەڵ هاتنەکایی شەڕی نێوانێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشیش گەنجانی هەرێم بەردەوام بوون لە پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی ئەو ڕێکخراوە ئەو گەنجانەشی کە لە هەرێمی کوردستانەوە پەیوەندیان بە ڕیزەکانی داعشەوە کردووە بەشێکی زۆریان دانیشتووی ناوچەی هەڵەبجە و شارە زورن بە پێی ئامارەکانیش تاوەکو ئێستا نزیکەی 10 گەنجی هەڵەبجە لە نێو ڕێکخراوی داعش کوژراون لە سەرەتای ئەم مانگەشدا ئاسایشی شارە زور ژمارەیە گەنجی بە تۆمەتی ئەوەی ویستویانە بچنە ڕیزەکانی داعشەوە دەستگیر کرد و بە پێی زانیاریەکانیش ئەو گەنجانە گواستراونەتەوە بۆ ئاسایشی سلێمانی بە پێی زانیاریەکانی NRT ئەو گەنجانەی ویستویانە پەیوەندی بە داعشەوە بکەن دانیشتووی هەڵەبجە و شارە زورن و تەمەنیان لە خوار 20 ساڵەوەیە و هەروەها مامۆستایەکیش لە نێو دەستگیر کراوەکاندا بوو هونەرەحسان NRT بەشێک لە لایەنە سیاسەکان عێراق دژی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگەی کوردستانن لەلایەن وڵاتانی دەرەوە لە بەرامبەریشدا سەرجەم فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمان عێراق ڕەخنەی توند لە وەزارەتی بەرگری عێراق دەگرن لەسەر پڕچەک هێزەکانی پێشمەرگە و دەڵێن دەبوو 11 ساڵ پێش ئێستا چەکی بۆ هێزی پێشمەرگە دابین کردایە نەگەێستا وڵاتانی دەرەوە هاوکاری هەرێم بکەن دوای گرتنی قەزای شەنگال و ناوچەکانی دەوروبەری مەترسی چەکدارانی داعش بۆ سەر هەرێم بە شێوەیەک زیادی کرد هەرزوو ئەمریکا هاتە سەرخەت و ئامادەی خۆی دەربڕی بۆ ناردنی چەک و کەرەسەی سەربازی دواتریش وڵاتانی وەک فەڕەنسا و بەریتانیا و چەندین وڵاتی تر ڕایانگەیان ئامادەی ناردنی هاوکاری سەربازی و مرۆیین بۆ هەرێم ناردنی چەک و تەقەمەنی ئەو وڵاتانە بۆ هەرێم لە بەڵێن و لێدوانی بەرپرسانی باڵاوە گۆڕدرا بۆ هەنگاوی کردداری و چەک و تەقەمەنی و فڕۆکەی سەربازی گەشتە هەرێم بەڵام ئێستا نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق دەڵێن بەشێک لەلایەنە سیاسیەکانی عێراق دژی ئەوەن هێزەکانی پێشمەرگە پڕچەک بکرێت ئەوانەی پێیان ناخۆشە کە چەک بە هەرێمی کوردستان بدرێت لە بەرامبەر داعش ئەوانە یان کۆنە بەعسیەکانن یانیش ئەوانن کە حەزەکەن ئەو وڵاتە لەلایەن داعشەوە داگیر بکرێ بەڵام پرۆسی سیاسی تیادا لە عێراق و لە کوردستان گەشە نەکاتن ئەجینا ئەو چەکانی کە ئەدرێ بە هەرێمی کوردستان لە دژی داعش بەکارەهێنرێ سەرجەم فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق هاوڕان لەسەرەوەی چەکی زیاتر بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکرێت و ڕەخنەی توند لە وەزارەتی بەرگری عێراق دەگرن و دەڵێن دەبوو پێش ئێستا ئەو چەکی بۆ هێزی پێشمەرگە دابین بکردایە نەک ئێستا وڵاتانی دەرەوە هاوکاری هەرێم بکەن
پڕچەکردن و هەروەها پارەپێدانی هێزەکانی پێشمەرگە ئەرکێکی حکوومەتی ئیتیحادیە ئەوەی کە لە دەرەوەی ئەمە قسە دەکا بۆ مزایداتی سیاسی لە بەغدا ئەم قسانە دەکا ئەیگینا ئەگەر لەبارە دەستوریەکەی و یاسایەکەی بێت پێویستە لە ساڵی 2007ەوە حکوومەتی ئیتیحادی هێزی پێشمەرگی کوردستانی پەرچەک کردایە بە تایبەتی ئێستا دەرکەوت کە هێزی پێشمەرگە هێزێکە پارێزگاری لە دیموکراسی دەکات. بە بۆچوونی شارەزایانی بواری سەربازی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگەی هەرێم دەبێتە هۆی بەهێزکردنی هێزەکانی پێشمەرگە و لە هەمان کاتیشدا هەرێم پاش ئەم جەنگەی دژی داعش خاوەنداری چەندین جۆری چەکی قورس دەکات. ئەمانە لە کاتێدایە کە پێشتر هەرێم چەندین جار داوای لا وڵاتانی دەرەوە کردووە بە چەک و تەقەمەنی سەربازی هاوکاری هەرێم بکەن، بەڵام ئەو وڵاتانە بەدەم ئەم داوایەوە نەچوون. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی. هێزێکی خۆرڵاتی کوردستان بە مەبەستی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە گەیشتە شاری کەرکووک و بە وتەی سەرپەرشتیاری هێزەکەش هێزەکان زیاتر لە 150 کەس پێگات و بە هەمانگی وەزارەتی پێشمەرگە چوونەتە شاری کەرکووک، بڕیاریشە لە خۆراوای کەرکووک جێگیر بکرێت. جیاواز لە پاڵپشتیان ناخۆیەکان بۆ هێزەکانی پێشمەرگە لە سنووری پارێزگای کەرکووک لە بەشەکانی تری کوردستانەوە هاوڵاتیان و حەزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتە شاری کەرکووک و بەرەو سنوورەکان و سەنگەرەکانی پێشمەرگە بەڕێکەوتن. سەرپەرشتیاری ئەو هێزەی ڕۆژهەڵات ڕایگەاند هەر یەک لە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵەی شۆڕژگێرانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ژمارەیان زیاتر لە 150 چەکدار دەبن بە هەماهەنگی وەزارەتی پێشمەرگە هاتوونەتە کەرکووک. لەگەڵ گەیشتنیشیان بۆ شارەکە لە محوەری ڕۆژاوای کەرکووک جێگیر دەبن. فەرماندەی گشتی هێزەکانی چەکدار و لەگەڵ هێزی پێشمەرگە کەوتینە و قەناعەتە کە بەڵێ ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حەزمان لێتی و بۆمان هەیە و دەمانهەوێ بەشداری شەڕی داعش بکەین و ئەوان خۆشبەختانە بە دەستخۆشیەوە موافقەتیان لەگەڵ ئێمە کرد. ئێمە ئەو ڕۆکانە لە سلێمانیەوە وەڕێکەوتوین، ئێستاوە لە کەرکووچین بەرەو جپەکانی شەڕ دەچین. ئەگەر لە ڕابردوودا حەزبە کوردستانیەکانی بەشە جیاوازەکانی کوردستان لەسەر کێشە سیاسیەکان ناکۆکیەکیان هەبوو بێت، بەڵام لە ئێستادا بەشێک لە ناکۆکیەکانیان لەبیر کردووە و هەستی نەتەوایەتی و بەرگریکردن لە کوردستان بە هێزێکی زۆرەوە لە هەر چوار بەشەکەی کوردستان دروست بووە. ئامادەییان تێدایە بۆ پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو پێشمەرگەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و بە بریاری سەرکردایەتی کۆمەڵە هاتوین بۆ بەرەکانی شەڕ لە کەرکووک و هەروەها بۆ ئەوەی کە بتوانین هاودەنگی و هاوی خەباتیەکمان بێ لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە هەر پێشمەرگە و هەروەها هێزی خەباتی کە ئەمڕۆ دەستی پێکردووە لە هەرێمی کوردستان خەباتی هەر چوار پارچەی کوردستانە. لەگەڵ هاتنی ئەو هێزەی ڕۆژهەڵاتی کوردستان تیمی NRT یاوەریان کردن لە هاتنە ناوەیان بۆ نێو شاری کەرکووک تا ڕۆشنیان بۆ سنوورەکانی ئەو شارە کەوا بڕیارە لە محوەری ڕۆژاوای کەرکووک جێگیر بن و لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە تەواوی کەرەستەی سەربازی و چەکیان بۆ دابین دەکرێت. پشتیوانی ئەمان زۆر بە گەورە وەسفەکەین، ئەمە لە بەروی پێمان وایە ئەمە ڕوحێکی کوردانەی گەورەیە لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژ ئاوا لە باشوورەوە تا باکوور هەموو بە یەک دەنگ دیفاع و لە خەندەقێکا و لە سنگەرێکا دیفاع لە مافی کوردانەکەن و بەرامبەر بەدا شەڕەکەن ئێمام هەڵوێستە باڵوێستێکی گەورە ئابین. ئەو قاتعی کە دەچنە ئەوێ وەکو هەموو هێزەکانی تری پێشمەرگەی کوردستان هاوکاریانەکە. لە سەرەتای ئاڵۆزیامنیەکان و هاتنی چەکدارانی داعش بۆ سنووری پارێزگای کەرکووک ژمارەیەک گەنجی خۆبەخشی شارەکە پەیوەندیان بە هێزەکانی پێشمەرگەوە کردو چوونە بەرەکانی شەڕەوە. دوای ئەوانیش هێزێکی 200 کەسی لە هێزەکانی پاراستنی گەل هەپەگا بۆ پاراستنی کەرکووک هاتنە سنوورەکان و لە ئێستاشدا ئەو هێزەی ڕۆژهەڵات گەشتونەتە سنووری پارێزگای کەرکووک. لەگەڵەوەی سنوورەکانی کەرکووک ئارامە، بەڵام پەیتا لە هەر چوار پارچەی کوردستانەوە هێزی پاڵپشتی بۆ هێزەکانی پێشمەرگە دێت. ئەمە لە کاتێکدایە هێزەکانی پێشمەرگە تا ئێستا توانیانە ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە و نەهێڵن دزە بکەنە نێو شاری کەرکووکەوە. ڕۆکانجا NRT کەرکووک. دوابدوای کوشتنی جەیمز هولی ڕۆژنامەنووسی ئەمریکی لەلایەن ڕێکخراوی تونڕەوی داعش و بڵاوکردنەوەی ڤیدیۆکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرپرسانی حکوومەتی ئەمریکی چەندین لێدوانی توندیان سەبارەت بەو ڕێکخراوە خستە ڕوو. چاک هێگڵ وەزیری بەرگری ئەمریکا لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیان مێژووی مرۆڤایەتی تا ئێستا ڕێکخراوی خوێناوی وەک داعشی بەخۆ نەبینیوە و داعش ئایدۆلۆجیا و تاکتیکی شەڕکردنی تێکەڵاو کردووە و
هاوکاری دارایی زۆر دەکرێت و توانای دارایی و سەربازیەکانی زۆر. I wish I had more time. I wish I could have the hope of freedom and seeing my family once again. جیمس فولی لە بەردەم چەقۆیەکی بچووکی چەپلەرێکی داعش لە ناوچەیەکی نادیاری نێوان سووریا و عێراق بەبێ هێز و توانە چاوەڕێی چارەنووسێکی مەترسیدارە جیاکردنەوەی سەری لە لاشەی. دیمەنێک بوو جیهانی هەژاند و خەوی لە چاوی ئۆباما نەهێشت و بەپەلە لە شوێنی نیشتێجێبوونەکەیەوە لێدوانی داوتی داعش هەرچی سنوورە بەزاندویەتی ئەمریکا بەڕاستی دڵیشکاوە. چاک هەیگڵ وەزیری بەرگری ئەمریکا لە تەلاری پێنتاگۆن ئاشکای کرد مێژووی مرۆڤایەتی تا ئێستا ڕێکخراوێکی خوێناوی وەک داعشی بەخۆوە نەبینیوە. داعش ئایدۆلۆجیا و تاکتیکی شەڕکردنی تێکەڵاو کردووە و هاوکاری دارایی دەکرێت و توانە دارایی و سەربازیەکانی زۆر. شەڕی سووریا و ڕێکخراوی داعش بۆ مارتن دێمپسی سوپاسالاری هێزەکانی ئەمریکا لازم و مەلزومی یەکێکن. دێمسی پێی وایە بۆ ئەوەی داعش لەناو ببرێت پێویستە بنکەکانی لە سووریا لێ بدرێن. ناکرێت داعش تەنها لە دیوی عێراق هێرشی بکرێتە سەر، بەڵکو دەبێت هێرشە سەربازیەکان داعشی ناو سووریاش بگرێتەوە. هەر لە واشنگتن کە هێشتا گیرۆدەی پەتای کوشتنی جیمس فۆلیە، ماری هارف وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاشکای کرد زیاتر لە 12,000 کەس سەر بە 50 وڵاتی بیانی تا ئێستا پەیوەندیان بە داعش و ڕێکخراوە ئیسلامیەکان لە سووریادا کردووە. هەرچەندە ماری هارف نەیویست ژمارە ئەمریکی موسڵمانەکانی ناو ئەو ڕێکخراوانە ئاشکرا بکات، بەڵام هەندێک سەرچاوە نزیک لە حکوومەتی ئەمریکی بە 100 کەس مەزەندەیان دەکات. ژمارەیە کە پێدەچێت لە ژوورە داخراوەکانی پشت سەری ماری هارف نیگەرانی بەرپرسانی ناو وەزارەتی دەرەوەی ئەمریکای وروژاندە بێت و وای لە ستافی نزیک لە جۆن کێری وەزیری دەرەوەی کردووە بە وتەی ئاژانسی فرانس پرێس نامەیەک ئاراسی پێنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا بکات کە تیایدا داوا بکات ژمارەی 300 سەربازی ئەمریکی ڕەوانەی عێراق بکرێت بە مەبەستی پاراستنی ئاسایشی ئەمریکەکانی ناو عێراق. بەڵام تا ئێستاش بە وتەی ئاژانسی ڕۆیتەرز ئەو داواکاریە جێبەجێ نەکراوە. ئەگەر هاتوو ئەو ژمارە سەربازانە ڕەوانەی عێراق بکرێن ئەوە دەخرێنە پاڵ 800 سەربازی تری ئەمریکی کە لە ڕۆژی سەرهەڵدانی داعش لە مووسڵ لە 10 حوزەیرانی ڕابردوودا ڕەوانەی عێراق کراون. ڕەوانەکردنی چەند سەد سەربازێکی ئەمریکی بۆ ناوچەکە لە بەرامبەر مەترسیەکی گەورەی وەک داعش تای ئۆروپیەکان کەم ناکاتەوە. بۆیە جێرار ئارۆ نوێنەری هەمیشەی فەڕەنسا لە نێتۆ یەکگرتووەکان داوای لە وڵاتانی هەمیشە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و هەروەها وڵاتانی عەرەب و تەنانەت ئێرانیش کرد بە یەک هەڵوێست و یەک استراتیژ ڕوبەڕووی داعش ببنەوە. لۆران فابیوس وەزیری دەرەوەی فەڕەنساش لە بەردەم پەرلەمانتارانی وڵاتەکەی ئاشکای کرد چالاکی سوخوڕی و هەماهەنگکاری سەربازی لە نێوان هاوپەیمانان و هەروەها لە ناوبردننی سەرچاوە داهاتیەکانی داعش باشترین ڕێگەیە بۆ هەڵوەشانەوەی ئەو ڕێکخراوە. ئۆباما فەرمانی هێرشە سەربازیەکانی دەرکرد. فڕۆکە سەربازیەکانی F-18 ئەمریکی تا ئێستا 90 هێرشی ئاسمانی دژ بە داعشیان ئەنجام داوە. بەدەم سرودی بژی پێشمەرگە و بە ئاوازی گولە و هاوەنەکان چەکەڵگرانی کورد لە نێوان ئاسمانی پڕ لە دووکەڵی کوردستان و خاکی داغبووی مانگی ئاب و داپۆشرا و بە قاوغە فیشەکەکان گورزەکانیان ئاراستەی داعش دەکەن و جارێکی تر دروشمی یان کوردستان یان نەمان لە ئاسۆی ئاوابوونی خۆردا هەڵدەکۆڵن. لەهۆن نەسرالدین NRT. بڕیارەکەی ئەنجومەنی یاسایشی سەر بە نەتۆ یەکگرتووەکان کە تایبەت بوو بە قەدەغەکردنی مامەڵەکردن بە نەوتی گروپی چەکداری داعش گورجێکی کوشندەی لەو ڕێکخراوە داوە با پێی چەند سەرچاوەیە کە بۆ ئاژانسی ئەنادۆڵ قسەیان کردووە لە ئێستادا گروپی داعش بڕی فرۆشتنی نەوتیان زۆر کەم بۆتەوە کە پێشتر بە شێوەی قاچاق دەیانفرۆش. ئەمە زیانی کوشندەی بابووری داعش گاندووە. هاتنی چەکدارانی داعش لە مانگی حوزەیرانی ئەمساڵدا تەنها کۆنتڕۆڵکردنی چەند پارێزگایەکی عێراق نەبوو کە بەهۆی شەڕ و ڕوبەڕوونەوەی ئەو گروپەوە کە تا ئێستا بەردەوامە زیانی بە ئابووری وڵات گەیان، بەڵکو کۆنتڕۆڵکردنی زۆرینەی کەڵگەنەوتیەکانی ئەو ناوچانەی کە لەژێر دەستی گروپی داعشدان زیانی دوولایەنی بە عێراق گەیان. لەلایەک داعش کەوتە فرۆشتنی نەوتی ئەو کێڵگانە و بەمەش زیانی بە سامانی نەتەوەی عێراق گەیان. لە لایەکی دیکەشەوە فرۆشتنی نەوت وەک سەرچاوە ڕۆژنامەوانیەکان دەڵێن بووە سەرچاوێکی گرنگی مادی بۆ گروپی داعش. گرنگترین کێڵگەی نەوت کە کەوتوتە ژێر کۆنتڕۆڵی گروپی داعش کێڵگەکانی گەیارە و عینزالن لە پارێزگای نێنەوە، هەروەها کێڵگەی عەجیل لە پارێزگای سەلاحەدین کە بەتەنها کێڵگەی عەجیل بەرهەمی ڕۆژانەی 60,000 بەرمیل نەوتە. بەوتەی بەرپرسێکی ئاگادار کە بۆ ئاژانسی ئەنادۆڵ قسەی کردووە،
ئەو کێڵگەنەوتیانە و سێ بورجی هەڵکەندنی بیرەنەوت کە کەوتوتە ژێردەستی داعش نرخەکەی بە ملیارێک دۆلار مەزەندە دەکرێت. بەڵام بەپێی زانیاریەکان لە دوای دەرچوونی بڕیاری ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە قەدەغەکردنی کڕین و فرۆشتنی نەوتی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی مامەڵەکردن بەو نەوتەوە خاو بۆتەوە و بە گوتەی پسپۆڕانی بواری نەوتیش ئەو بڕیارە گورزێکی کوشندەی لە ئابووری چەکدارانی داعش داوە و کڕیاری نەوتیان نەماوە. بە گوتەی سەرچاوێکی ئاگادار بۆ ئەنادۆڵ پاشەوەی چەکدارانی داعش دەستیان بەسەر و کێڵگانەدا گرت کڕیاریان بۆی پەیدا کرد و دەستیان کرد بە فرۆشتنی ئەو نەوتە. بە پێیزانیاریەکان ئەوان پێشووتر هەر بەرمیلێکی ئەو نەوتیان بە 20 دلار دەفرۆشت، بەڵام ئێستا بەهۆی بڕیارەکەی ئەنجومەنی یاساییشەوە نرخەکەی بۆ کەمتر لە 10 دلار دابەزیوە و گوتیشی چەکدارانی داعش بەو کێڵگانەی کە لەژێر کۆنتڕۆڵیدایە ڕۆژانە توانای بەرهەمێنانی هەزاران بەرمیل نەوتیان هەیە، بەڵام ئەو کێڵگانە لە ئێستادا ناتوانن ئەو ڕێژەیە بەرهەم بهێنن چونکە پێشووتر لە ڕێگەی بۆریەوە ئەو ڕێژەیە هەناردە دەکرا و بە شێوەیەکی فەرمی دەفرۆشرا بە وڵاتانی جیهان، بەڵام لە ئێستادا لە ڕێگەی قاچاقەوە دەفرۆشرێت کە ئەمەش قورسە. بەپێی زانیاریەکان ئەو نەوتەی لە کێڵگەی عەجیلی سەر بە پارێزگای تکریت بەرهەم دەهێنرێت دەکەوێتە سنووری زنجیرەچەی حەمرین و بە سنووری ناوچە کوردیەکان تێپەڕ دەبێت، بەڵام بەڕێوەبەری ئاسایشی قەزای دووسخورماتوو دەڵێت هێزەکانیان ڕێگری دەکەن لە بەقاچاقبردنی ئەو نەوتە و چەند کەسێکیش لەسەر ئەو بابەتە دەستگیر کراوە. بەڕێوەبەری ئاسایشی قەزای دووسخورماتوو هەروەها ئاشکراشی کردووە کە لە ماوەی ڕابردوودا ئەوان خەڵکانێکیان دەستگیر کردووە لەسەر ئەم کارە و ئەویان ڕاگەیاندووە کە ئەوان خەڵکی دیکە هەیە لە هەرێم لیان دەکڕن، بەڵام بە پێی زانیاریانەی کە هەیە ئەم نەوتە بۆ وڵاتی ئێران دەچێت و لە بەندەر عەباس دەفرۆشرێت. بەڵە خۆشەویستانەوەی لە ماوەی ڕابردوودا بینیتان دوایین زانیاری و گۆڕانکاریەکان بوو لە سەر تەواوی ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا ڕۆدەن. بۆ زانیاری زیاتر سەردانی سایتی NRT TV.com کرد. کامران